بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانم لە پەیام لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتانە. بەناوی خوای گەورە سڵاوی خواتان لێبێ ڕێز و سڵاو لاوی عەزیز و خۆشەویست لە شوێنەکەەوە بینەرمانن ئەمڕۆ با کۆمەڵە بڕکە و بابەتەوە لە خزمەتی ئێوە داین هیوادارین لەگەڵماندا بینەر بن و بینەری پەیامی ڕۆژ من وەک هەمیشە کۆمەڵێک بابەتمان هەیە ئەو بابەتانەی کە ئەمڕۆ ئامادەمان کردوون وەک هەمیشە کۆمەڵێک ڤیدیۆ بەرگە و بابەتی جیاوازی لەگەڵدایە و لەگەڵ ئەوانشدا چەند تۆرێکمان بۆ ئامادە کردوون هەر سەبارەت بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ پێیکە ئەو نێردراوە بە خوای گەورە بە تایبەتی لە نێوان مرۆڤەکاندا هەڵی بژارد و بۆ گەیاندنی پەیامی خوا بە شێوازێکی دروست وە بە شێوازێک کە تاوەکو ئێستاش پەیامەکەی ماوەتەوە و ئاخر پێغەمبەر بووە. لەو تەوەرانی کە سەبارەت بە ژیانی ئەم زاتە پیرۆزە ئامادەمان کردووە باسکردنە لە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ وەکو پەروەردەکارە بگومان ئەو پەروەردەکارێکی زۆر باش بووە توانیوێتی بە شێوازێکی عەمەلیانە تێمان بگەێنێ کە ئەو توانیوێتی خەڵک تەنها لەسەر ئاینی ئیسلام نەک تەنها پێ بگەێنێ بەڵکو لە هەموو ڕوانگەکانی تریشەوە بتوانێت پێیان بگەێنێت. یەکێکیش لەو بابەتانی کە پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بە گرنگی پێداوە پەروەردە بووە و هەروەها بابەتێکی ترمان لەسەر ئەوەیە کە پێغەمبەری خوا کاتێک لە کۆمەڵگادا بووە چ ڕۆڵێکی هەبووە ئایا شوێنەواری پێڕۆکردنی پەیامی ئەو چ شوێنەوارێک لە کۆمەڵگادا جێدەهێڵێت وە چ ئاشتاواییەک لەناو کۆمەڵگادا بەجێ دەهێڵێت و ئەمە چی بەتاکان دەبەخشێ بۆچی پێویستە ئێمەش سەر ئەو بکەین بەسەر مەشقی خۆمان و بتوانین پێ بپێی ئەو ئازیزە لە ناو یەکتردا پەیامی ئەو پێڕۆ بکەین و چەندین بابەتی گرنگ لەگەڵ میوانەکانماندا گفتوگۆ دەکەین هەر سەبارەت بە ژیانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت. وەڵای زەندیارە لە هەرێمی کوردستان ئێستا کە وەرزی پاییزە و گۆڕانکاری خێرا لە کەشوها و پلەکانی گەرما ڕوودەدا ڕۆژانە پلەکانی گەرما گۆڕانکاریان بەسەردادێ بابزانین پێشبینیەکانی کەشوها و بەرزی و نزمی پلەکانی گەرما بۆ شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان چۆن گۆڕانکاریان بەسەردادێت. بەرنامەکەمان بلا دەچین لای ڤیدیۆیەک سەبارەت بە کەم ئەندامانی بەهرەمەند کەم ئەندامان سەرڕێی ئەو تاقیکردنەوەی کە خوای گەورە بەسەری هێنا و ڕەنگە ئەندامێک لە لەشایانە نەبێ یاخود کەم و کردیەک لە لاشایانە هەبێ بەڵام چەندین بەهرە و توانایان هەیە کە گرنگە ئەمانی ژۆک و هەر مرۆڤێکی تر پەرە بەتوانەکانیان بدرێەوە بتوان بەهرەکانی خۆیان بخەنە ڕوو و چەندین چالاکیان بۆ ساز بکرێ. خۆشبەختانە لە کوردستان هەوڵ درراوە کەمدا زۆر هەرچەنە ڕەنگە لە جێ پێویستانە بووە بەڵام بتوانرێ ئەم کەسانە کۆ بکرێتەوە و
و بتوانن کار لەسەر بەهرە و توانەکانی خۆیان بکەن پێکەوە بینەری ڤیدیۆک دەبین سەبارەت بەم بابەتەوە. لە دوای ئەوەی CV کەسێک ژمارەیەک دەرچووە میکانیزمە. من ناوم فەتاح ناسحە، دانیشتووی شاری سلێمانیم. ساڵی 1966 لە کەرکووک لەدایک بووم. من ئێستا هەڵگری بڕوانامەی دکتۆرام لە بواری ئەندازیاری میکانیک. پێشووتر لە 89 زانکۆی مووسڵ تەواو کردووە بەشی ئەندازیاری میکانیک. ساڵی 2013 ماستەرم بەدەستێناوە لە وڵاتی ئوسترالیا لە هەر لە ئەندازیاری میکانیک. 2020ش دکتۆراکەم هەر لە هەمان زانکۆ لە ئوسترالیا بەدەستێنا. ساڵی 2008 بەهۆی ڕووداوێکەوە دڕکەپەتکم پچڕا و کەوتمە سەر کورسی لەو کاتەوە. من 4 ساڵ دوایەوە 5 ساڵ دوایەوە ماستەرم بەدەستێنا. ڕاستەکەی شتێکی ئاسان نەبوو بۆ منی شەروا بوو. دوای تا 2 ساڵیشە لەژێر سەدمەی ئەوە من و خێزانەکەم دەرنەچوین و ئەوانە، بەڵام دوای 2 ساڵ تێگەیشتم وەزعێکە هەرچەندێ ناخۆش و سەخت بێ، ژیانت چەندێک دژوار بکبێ لەگەڵیان ڕابێ، کۆڵ نەدەی مەزوری لەگەڵ وەزع تازەیە خۆت ڕابێنی. بۆیە دوای ئەوسا من پێشووتر لەسەر کارێک بووم کە زۆرتر عەمەلی بوو لە هەڵکەندنی بیر لە بەڕێوەبەرێتی ئاوی ژێرزەوی فەرمانبەرم لەوێ ئەندازیارم. هەستم کرد کە ئەو کارەی جارانم ڕەنگە زۆر گونجاو نەبێ بۆ من و کە کارێکی جەستەییە، بۆی بڕیارمدا بچم هەوڵ بەم بچم مەجای تەدریس و زانکۆ و وانەوتنەوەوە. من بۆیە ماستەر و دکتۆرام خوێن و جارێت تا ئێستا نەچوومەتە ئەو بارەوە، بەڵام هیوادارم بتوانم بچمە بمە مامۆستای زانکۆ. ئێستاش هەر هەمان کارەکەم هەر لە هەمان شوێن بەڕێوەبەرێتی ئاوی ژێرزەوی سلێمانی. سەبارەت بە ژیانی ڕۆژانەشم حتمما ناخۆشە و زۆر شت هەیە کە ناتوانی بیکەی. بەرحاڵ هاوسەرەکەم پشت و پەنایە گەورەی من بووە لەم هەموو زەحمەتی و شتانەیە لە ژیانی ڕۆژانەمە کە هەرچیەکم بەدەستهێنا بێ پێم وایە لە ئازایەتی و دەوری گرنگی ئەو دەورێکی گەورەی هەبوو لەوانەیە. ڕاستەکەی من ئەوە ناتوانم کە لە ژیانی شەخصی خۆمەوە لێی فێر بووم. ئەزانم لە ڕووداوێکەوە لە ماوەی سەعاتێکە شتێک ڕۆدا و تۆ ژیانی تۆ سەرتاپای ئەگۆڕێ، نەکرد تۆ هەموو خێزانەکەشت. بەڵام هیچ من ئەوەی لێ تێگەیشتم چارەسەرێک نییە غەیری ئەوەی قبوڵی کەی لەگەڵ وەزعی تازەیە خۆت ڕابێنی. ژیان تەنها قاچ نییە، ژیان تەنها چاو نییە، زۆر شتی تر هەیە ئینسانە بێ کۆڵ نەدا هەوڵ بدات. من ئەزانم لێرە وەزع لە کوردستان وەزع زۆر قورسە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت، زۆر ئاسانکاری کە لە دەرەوە هەیە نییە. من ساڵانێک زۆر لەوانە بووم و خوێندەکانم هەمووی لەوێ بۆ لەگەڵ شتەکانی ئەوەیە ڕاهاتوم، بەڵام بۆ ئێرە هەستەکەم زۆر قورسە. زۆربەی شوێنە گشتیەکان ناتوانی بڕۆی، حیسابی ئەوانە نەکراوە کەسانێکی خاوەن پێداویستی تایبەت کە لەسەر کورسین. حکوومەت ئەو شتانەی کە لەسەرەتی وەکو پێویست نایکات. من لە ئوسترالیا بووم بەو پێی کە ئیقامەم هەبوو لەوانە و 6 ساڵ 7 ساڵ لەوێ ژیاوم بە کاتی خوێندنەکەم. بنمونە من بۆم هەبوو نەک وەک پارە، بەڵام وەکو پێداویستی ژیانی ڕۆژانەم کامانەی پێویستمە ساڵی بایی 5 دەفتەر شت داوا بکەم لە حکوومەت بماتێ، ئەوانەی کە بۆ ژیانی ڕۆژانەی خۆم وەک کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئەبێ هەم بێ بۆ ژیانی ڕۆژانەم بچێتە ڕێوە. لێرە ئەگەر هەبێ 100,000 دەدەنێ بۆ زۆربەی کەسانی ئێرە کە بەداخەوە من لەوانم کە فەرمانبەرم معاشم باشە ئەوانە، بەڵام بۆ خەڵکێکی ترەزانم زۆر زۆر قورسە بەو زۆرە ژیانکردن و کۆڵ نەدان و هین کارێکی سەختەیانی بۆ ئەوان. بۆیە
هەستەکەم ڕاستە ئێمە ڕەنگە من لەو بڕوانایان بەدەستێناوە بەڵام ئەگەر ئەو ئاسانکاریە و ئەو دەرفەتەی بۆ من ڕەخساوە بۆ ئەوانی تریش بڕەخسێ پێم وایە زۆر کەسی ترمانەیە کە حتا لە ئێمە بەتواناترەوە توانێت دەستکەوتی گەورە بەدەستبێنێت. پەیمانگا تەنها تاکۆری شەشی تێدا دەبێت بۆ ماوەیەک لە ماڵەوە دەبێت بەڵام کۆڵ ناداوە بە پشتیوانی خێزانەکەشی ناوەستێت دەچێت من ناوم ڕێباروشیارە لە دایکبووی ساڵی 1992 لە سەرەتای لە دایکبوونەوە واتا بە شێوەیەکی زگماک کە لە دایک بووم چاوەکانم لەدەستیا و نابینابووم بەڵام نابینابوون ئەتوانم بڵێم خاڵی شانازی ژیانم بووە پێم خۆش بە هەمیشەوەکو مرۆڤێکی ئاسایی بژینەوە وەک نابینایەک بۆیە هەر لە سەرەتای با بڵین ژیانمەوە کە نابینا بووم دواتر ئەمە وای کردو حەزێکم بۆ رادیۆ و کاری ڕاگەاندن هەبێ لە 2010ەوە چوومەتەنێ و کاری ڕاگەاندن و بە شانازیەوە لە 2010 لە دەنگی کوردستان رادیۆ هەڵەبجا کارەکەم و کاربەندی فەرمی ئەوێ بە سپاسێکی زۆرەوە کە لەوێش کار ئاسانێکم بۆ کراوە وەک مرۆڤێکی نابینا کە ڕەنگە سەخت بێ کارکردن لەگەڵ مرۆڤێکی نابینایە بەڵام ئەوان توانیانەوە ڕچکە بشکێن و بیسەلمێنن کە نابینا هاوکارم بن کە ئەتوانێم کارە بکات دواتر بۆ ماوەیەک لە باری کەمەنجامانی شاکارم کردووە لە با بڵێن پرۆگرامی کەمەنجامانە لە ڕاگەاندنە دیارە ئەمەوێتەوە بڵێم کە توانیمە لە باری ئەدۆ باکەیەکێکە لە پرۆگرامەکانی مۆنتاژ شارەزایەکی تا ڕادەیەک پیاکەم و بتوانم ئەو کارە بکەم کە ئەمەش کاراسانێکی زۆری بۆ خۆم و بە هاوڕەکانم کرد چکە من لە سەرەتاوە فێری هاوڕەکانم کردووە و کە ئەوان بتوانن بابەتی منهەج و کتێبی خۆیان مۆنتاژکەن ئەوانی کە بەدەنگ تۆمارەکرێت وە لە باری پاسکیلە با بڵین لێخوڕینی پاسکیلە یەکێکم لە ئەو کەسانی کە ئەتوانم پاسکیل لێخوڕم ئەگەرچی چاوەکانیشم نەبینن بەڵام ئەتوانم پاسکیل بەکاربێنم و پاسکیل لێ بخۆڕم دیارە من ناڵێم پاسکیلە بەمە شوێنی قەرەباڵەخی ناڵم پاسکیلە بەمە ناو بازار ناڵم پاسکیلە بەمە ناو کۆڵانەکان بەڵام لە شوێنی چۆڵەوانیە خۆم فێر کردووە یان سەرەتا لە ماڵەوە دەستم پێ کرد و دواتریش ڕۆشتومەتە ناو سەحە و شوێنی گەورەی چۆڵەوە توانیمە لێ خوڕمەوە هیچ کێشەیەکم نەبێ مرۆڤ حەزی لە هەرچێک بێ خولای هەرچێک بێت توانێت خولەکەی خۆی بێنێتە دی بۆ مەرجەی کۆڵی بۆ نایە یەکەم پشت بەخوا ببەستێت دووەم بیری لای توانەکانی خۆی هەبێت نەڵێ من ناتوانم ئەو کارە ناکەم مرۆڤ ئەتوانێت کارێ بکە من ناڵێم پێم خۆش بۆ کە نابینا بم بەڵام پێم خۆش بۆ لایانی کەم وەکو مرۆڤێکی ئاسایی لەم کۆمەلگایە بژیم و لێرەشەوە پەیامی من بۆ کۆمەلگا ئەوەیە ناڵێم زیاتر لە خۆتان سەری نابیناکەن بەڵام وەکو خۆتان ڕێز لە نابینا بگرن و تێبگەن لەوەی کە نابیناش ئینسانێکە بوونی هەیە و ئەتوانێت لە ژیانیا بەردەوام بێت و ئەتوانێت گۆڕانکاریکا و ئەتوانێت کارکا و خزمەتی شکا و ئەرک و مافیشی چۆن مافی داوای مافکات ئەرکیشی پێبەن بۆی کە بتوانێت سەرکەوتوانە لە کۆمەلگاکە جێپەنجەی دیار بێت هەستەکەم سەرکەوتوو بم بەڵام سەرکەوتنی من تەنیا خۆم نیم چکە ئینسان بڵێ تەنیا خۆمم ئەوە ناڕاستە بۆ هەموو کەسێک پێویستی بە کۆمەڵک کەسە پاڵپشتی بم هەڵبەتە منیش لە ڕاگەاندنە هەروە پێویستیم بەوە بۆ کە پاڵپشتێکم هەبێت بێگوان پاڵپشتەکە لە خێزانەوە دەست پێکا من ئەبێت سپاسی خێزانم بکەم وە لە ئەو کەسانی کە لە شوێنی کارە لەگەڵتان چکە ئەگەر پاڵپشتی ئەوانە نەبێ ناتوانانی یان هەتا ئەگەر بیشتوانی مرتاح نابی جاوەرە تۆ ئەگەرەوان هاندەرێ بن و پاڵپشتە بن بێگومان ئەتوانی سەرکەوتوانە کارەکەت ئەنجام بی بۆیە بۆ نابینا بە تایبەتی چەندێک پێویستە کات لە ئیش و کارە پشت بەخۆی بەستێ ئەو نەش ڕێز چواردەوەرەکەی تەقریر و ڕێز لە کارەکانی بگرن وەگەوەی کە خۆم لە ڕابردووە ڕێز لە ماندووبوون و توانەکانم گیراوە تاوەکو بتوانم بەردەوام چواردەر و کۆمەلگا ئەتوانم بڵێم کۆمەلگای ئێمە هێشتا بەگشتی ماوێتی بۆ نابینا هێشتا بەگشتی تێگەشتنی خۆی ماوە بەڵام لەگەڵەوەشا کۆمەلگا یعنی ناڵم زۆر لی ناڕازیم ناڵم زۆر کێشەی هەیە یعنی ئینسانە گەر بڵێ کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە تەواو نازانی لەگەڵ نابینای تەعاملکەوانیە ساڵ بە ساڵ گەشت بینم ساڵ بە ساڵ تەعاملەکان باشترە بن ساڵ بە ساڵ ئەتوانم بڵێم کاراسانەکان زیاترە بن هەر بۆ خۆی ئەم فستیڤاڵی ئەمڕۆ یەکێکە لەو کاراسانیانی کە بەسپاسەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەنجامیاوە چونکە ئەمەوە ئەکات هاندانێکی گەورەتر دروستەکات و ئەم پرۆژانە ئەتواندرێت زیاتر پەری پێ بدرێت و دەستگاکانی ڕاگەاندنیش وەک جەنابتان کە تەشریفتان هێناوە بێگومان ئەمەش پیشاندەری ئەوە بێت کە یان هاوکار بێ بۆی کە بتواندرێت باشتر و گەورەتر کارەکان ئەنجام بدرێن بۆ ساڵانی داهاتوو.
لە دوای ئەوەی CV کەسێک خوێن ژمارەیەک دەرچووە. من نام هاوناز عەبدولکەریمە لەدایکبووی ساڵی 1970 بەرکەوتوو کیمابارانی هەڵەبجەم دڵخۆش و خۆشحاڵم کە ئەمڕۆ وەکو یەکێک لە خاوەن پێداویستە بەهرەمەندەکان لەگەڵ کۆمەڵی هاوڕێمانە خەڵا دەکرێن. بێگومان منیش وەکو هەر کەسێکی ئاسایی سەرتا قۆناغەکانی خوێندنم تەواو کردووە و دواتر چوومەتە قۆناغی ناوەندی و دواتر ئامادەی و قۆناغی زانکۆم تەواو کردووە. دواتر بڕوانامەی زانستە مرۆڤایەتەکان بەشی جوگرافیان بەدەستێنەوە. تاوان تمۆحی ئینسان زۆر لەوە گەورەترە کە بیری لێکی توانم بڕیارم ماکە لەگەڵ مناڵانی خاوەن پێداویستی تایبەتە ئیشکەم. دواتر لە مناڵپارێزی کوردستان بۆ ماوەی چەند ساڵێک کارم کردووە. لەگەڵەوەی کە کارم ئەکرد بڕیارم ماجارێکی تر بڕۆمەوە زانکۆ و بەشی پەروەردەی تایبەت هەڵبژێرم چکە هەستمە کرد ئەو بەشە هەم لە خۆمەوە نزیکە و هەمیش لە پیشەکەمەوە حەز و ئارەزوویەکی زۆرم هەبوو بۆ ئەم بەشە چونکە حەزمە کرد ئەو ناخۆشی و ناڕەحەتیانی کە من لە ناو قوتابخانەیە بینیم مناڵانی خاوەن پێداویستی تایبەت نەیبیننەوانێ. هەموو مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت سوودمەند بن لەو شتانەی کە مناڵانی ئاسایی لە ناو خوێنگاکانە سوودمەندن ئەوانیش بێبەش نەبن بۆیە بڕیارم ماکە بمە مامۆستای پەروەردەی تایبەت. بێگومان هەر کەسێکی ئاساییش ئەگەر هێتە سەر ئەم دنیاە بە کۆمەڵێک تەنگەژە و ناخۆشیات تێپەڕە بێت بەڵام تەنگەشە و ناخۆشیەکان بۆ ئێمەی خاوەن پێداویستی تایبەت زیاترە. بێگومان منیش وەکو هەر کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ڕۆژانە تووشی چەند ناڕەحەتی و ناخۆشیەک بوومەتەوە لە خوێنگایە. لەگەڵ ئەوەشە ناکرێ من ڕۆڵی کۆمەڵێک کەس لە بیرکەم لە ناو قوتابخانەیە کە هاوکاریان کردوم سوپاسی هەموو ئەو مامۆستا بەڕێوەبەرانەکەم کە هاونازیان کردبم کچە بەهێزی کە ئێستا لە بەردەم ئێوەی بەڕێزدا قسە ئەکات. بەڵام هەنێ ناخۆشی کە هەنێ کاتێک قەت بیرم ناچێتەوانێ بۆ نمونە کاتێکە تاقیکردنەوەمانە کرد لە من چکە لە تەمەنێکی هەرزەکاری زیاتر حاڵەتەکەم دەرکەوت کاتێکە بۆ منە لە کاتی تاقیکردنەوەکانە مامۆستایەک نەبوو هاوکاریم کات چونکە کاتی تاقیکردنەوەکە بۆ من کەم بوو و هەموو کاتێک بە گریانەوە بڕاکی کە هاتمە دەرەوە چکە زۆربەی شتەکانم جواب نەئایەوە هاتمە دەرەوە. بەڵام دوایی سپاس بخوا بەڕێبەری قوتابخانەکەم بڕیاریەکە کاتی تاقیکردنەوەکەم بۆ درێژ کاتەوانێ. ئەمەش بۆ من جێگەی دڵخۆشی بوو چونکە ئەمتوانی لەو ماوە کەمەی کە بۆم دانراوە جواب بەمەوانە چکە ماوەکەیان بۆ زیادەکردن. بێگومان کوردەواری قسێکی زۆر جوانی ئەڵێ سەد حەکیم بەقەدەر دەردەدارێک نازانێ. من هەموو ئەو شتانی کە خۆم پێ تێپەڕیوم یعنی لە بەرچاومە ینی مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت چی ئەوێت. ئێستا وەکو زانین کە لەناو قوتابخانەکانە هەموو فئەکانی خاوەن پێداویستی تایبەتی تایە. بێ ئەو بەشەی کە من تەواو کردووە هەستەکەم کە زۆربەی زۆری ئەو کێشانەت چارەسەرەکە کە لەناو قوتابخانەکەمە هەیە و مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لەناو قوتابخانەکە پێوەی ئەناڵێنن. یەکێک لەوانە ئەوەیە کە بۆ منە مناڵە ئاساییەکان مناڵە خاوەن پێداویستی تایبەتەکە قبول ناکەن کە تۆ بێ لێک نزیکردنەوەی بکەی. هەنێ جار مامۆستا ئاساییەکە یارمەتیت نایە. بۆ نمونە لە کاتی تاقیکردنەوەیە لە شێوازی وانەوتنەوەیە هەنێ کات هاوکارتنی تۆ بێ لێک نزیکردنەوەی بکەی یا بەڕێبەری قوتابخانەکە قبوڵی نییە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت لە ناو خوێنگاکە وەرگرە. ئێمە وەکو مامۆستا ڕۆمە ناو خوێنگاکە بەم شێوەیە کە ئەبێت کە زۆرترین ئاسانکاری بۆ خوێندکارە خاوەن پێداویستی تایبەتەکان بکەین. بەڵێزان هاوکارانمان ئاوازێکی خۆشیان بۆ ئامادەکردین بۆ یەکەمێک دڵودەروونمان ئارام بێتەوە لەگەڵێوە گوێ بۆ دەکرین. دیارە هاوکارانم باس لەوە دەکەن سرودێکیان بۆ ئامادەکردوین بۆی بم بەیانە کەمێک دڵودەروونمان ئارام بێتەوە. دیارە مانگەش مانگێکی پیرۆزە مانگی مەولودە مانگی لەدایکبوونی فەخری کایناتە بۆ بۆنیەوە ئێمەش لەگەڵێەوە گوێویستی ئاوازێکی خۆشی ئاینی دەبێت. بەڵێزان هاوکارانمان لە شاری هەڵەبجە
لەوێ دیتێکیان بۆ ئامادەکەین پێما بێهۆنیان چالاکیەکە گەنجێکە بەڵە گەنجێکی سەرتاش ئەنجامی داوە لەو ڕۆژانی کە پشوێتی سەری منداڵان چا دەکات ئەوەی نظام لە قوتابخانەکاندا ئەمەش بۆ ئەوەی کە هاوکاریەک بێ و بتوانێش پیشەکەی بە شێوازێکی جیاواز ممارەسە بکات و بتوانێت هاوکاری ئەو منداڵانە بکە و هەمیش بە شێوازێکی جوان دڵیان خۆش بکات بابێ کۆبینەری بین. بەخێر بن من ناوم وریا تایر سعیدە پیشەم دەلاکیە هەموو ساڵێک چالاکیێکی خۆبەخشیمان کردووە ئەم ساڵیش بڕیارماندا ڕۆژانی سێشەمان کە پشووی خۆمانە بیکەین بە خۆبەخشی و لە قوتابخانەکانە خزمەتی ئەم مناڵە چاوگەشانە بکەین. مەکتەبێکمان کردووە مەش باخچەیەکە هەموو سێشەمەیەک بەردەوامە بین ئینشەڵا بۆ مەکتەبەکانی تریژە لە کەرەنتینەکەەوە خەیاڵم بۆاتەوە کە مەسەڵەن خۆبەخشیش بکەین سەرەتا لە ناو بازاڕایشمان کرد وە خۆبەخشی بۆ عام بوو بەزیم ساڵ حەزمان کرد لە ناو مەکتەبەکانە دەست پێ بکەین بۆ مناڵەکان. وڵی هەست بە ئارامێکی زۆر خۆشەکەم یانی زۆر پێی مرتاحم ینی هەمیشە چاوەڕێی سێشەمەم کە سێشەمە بێت و بێ لای مناڵانە و ئەم کارەکەم پێیان بۆ هەموو خاوەن پیشەکان و بۆ هەموو کەسێک کەم و کاسبکاران کە هاوکاری هەموو کەسێ بکەن و ئەوانش خاوەن پیشەکانی خۆشمان ئەکرێوانی سێشەمانێک مەسەلەن گۆڕانکاری بکەین جارێک یەکێکمان پشوو بینی کەسێکتر بێتە لامانە و هەیشە داوای لەکردوون کە بێت لامانە و بەڵام جارێت تا ئێستا ئاگادارمان نەکردوون هەفتەکانی تراوانی ژێنە لامانی ئینشەڵڵا. گرنگێکی زۆر زۆریە کاری خۆبەخشی لە هەر پیشەیەکا بێت لە هەر شتێکاوانی کە دەسەڵاتی خۆی تیام مەسەلەن لە بارەکە ئیشەکەی ئەکرێ خۆ هەمووی با پارە نەبێت نیوەی بکرێتە خۆبەخشی بۆم کەسانی کە پێویستیان پێێتی یا باری داراییان باش نییە تا شایەتی خۆباری دارایشی باشە بەزەرۆک مرتاحەک ینی پێی خۆشە سەرچاکە مناڵ هەبووە مەسەڵەن باوکو دایکیمان ناسی و باری دارایشی باش بوو چاکیشمان کردوون لە مەکتەبەکانە بەس زیاتر هەڵماندا ئەوانە بن کە باری دارایی خێزانیان باش نییە. دیزانی هەورامانێکی کە لە ناوچانەی کە بەناوبانگە بەکاری دەستین جامەمەستا بۆپی کە تۆ خەڵکی ئەوێت و دڵنیام لەوێ بینیتە کاری دەستی زۆر جوان و دوکانی تایبەت بە بابەتی کەلەتوری ینی و بابەتی جوان و تایبەت کە بە دەست دروست دەکرێ و چەندین کەسی بەهرەمەند دەتوانن لەوێ شتی جیاواز بخەنە ڕوو تەنانەت گەشتیارانیش دەتوانن سوود لەم بابەتانە ببینن و دیمەنێکی تری داوە بەو ناوچەیە پێکەوە لەوێ ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین بینەری و ڤیدیۆشمان دەبین. بەناوی خوا بەخێر بێن زۆر بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن سەر چاوەکانم. من بیار ئەبوبەکر عوسمان دانیشتووی ناحیەی بیارم ئەم ئیشە تقریبان بڵێم لە 2007 خەریکین خۆم دەرچووی کۆلێژی کارگەڕوی ئابوورین بەشی ژمێریاری لە جامعەی سلێمانی ئیتر کە هاتینەوە ئەوە تەعینات و شت نییە لێرە گەنجی بیارە زۆربەی بێئیش و بێکارە ئیتر هاتین دەستمان کرد بە دروستکردنی ئەم دوکانانە و
لەبەرەوەی گەشتیار ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە منتیقەی ئێمەکە ئەلحەمدولیلا سپاس بەخوای لە ئیشەکەیە باش وەڵی بەلای ئەوانەوە ئیشێکی زۆر زۆر غەریب و جوانە ینی زۆر بەلایەنەوە شتێکی جوانە لە سەدا هەشتا بۆ لە سەدانەوەی شتەکانمان هەمووی دەستکردە بەڵێ ئیتر بۆ نمونە لە سەداسی دەستکردی خۆمانە لە سەدا هەشتاشی ئێران و هەورامانی ئەودیۆ شتەکان ئاوایە ینی بە تێکەڵاوی ئێنین لێرەدا ئێنێنە بۆ گەشتیاری عەرەب و گەشتیاری خۆمان ئێستا بەرە بەردەوام ڕوو لە زیاد بوونە گەشتیار الحەمدولیلا ئەم ساڵ لە هەموو ساڵەکانی تر هەورامان و بیارە بە تایبەتی گەشتیاری زۆر بووە لەخوا بەزیابێت وڵی گەنجانی ئێرە بە زۆری ناڵێم ئیشی دوکانداریەکەن و ئیش لەو مەرزەیەکەن تر مەرزەکە ڕۆژێگەی و دوو ڕۆژ نییە و بەڕاستی زۆربەی گەنجەکانی لەم ڕۆژەیە بە زۆری بێکارە ئیتر ئەم جەماعەتە گەنجشکەم دوکانەمان کردوێتەوە ینی دوکانەکان لەخوا بەزیابێت دوکانی جوانەسە بەرەبەرها گەنج چاو لە گەنجی ترەکە هێتە ناو بوارەکەەوە دەزەکە بە دوکان چاکردنی دوکان و تر الحەمدولیلا بیارە دوکانەکان ئێستا زۆرەوە جاران لە یەک دوکانە و لە دوو دوکانەوە ێستا نزیکەی 30 تا 50 دوکانی بەس کەلتوری دیایە شتی وشکە هەموو شتەکانی دیایە گەشتیاری جنوب ئێستا گەشتیاری عەرەب ئەم ساڵ لە هەموو ساڵەکانی تر زیاتر بووە تقریبا خۆمانەچین لە ئێرانەی کڕین بڵێ لە ئێران و لە هەورامانی ئەودیۆ شتیش لێ هەیە لێرە دروستەکرێ بەس بۆ بە نسبەی لە 120 لە 130 لەوە زیاتر تێبەڕ ناکە وایڵێ پرسیارەکە بۆ ناڵێن هەورامان شتی گرانە ئەم شتە لە هیچ شوێنێکی ترانێت تا سوالی کردبێ وتبێتی بۆ نام شتە بای چەنە کابرا وتبێتی 10,000 لێرە پێی وترا بە 20,000 یەکەم جارە شتەکە ئەبینێ پێی وترێ 10,000 لە شتەکە گرانە تۆ بێ لە شوێنێکی تریش پرسیارکەی زانی سعرەکان بە شتی چۆنە ئەنجا تۆ بێ لێرە پرسیارکەی بڵێ شتەکان گرانە الحەمدولیلا شتەکان ینی بە نسبەی بۆن لە 180 سعرێکی مامناوەند و چاکیانەیە هەموو کەسەکان لێ ڕازیتر شتیژەیە گران و جوان و ینی شتی دانسقەیە و شتانە هەر سعری خۆیان لەسەر بەردەوام زیادە ئەم ئیشە ئێمە بەردەوام ڕوو لە زیاد بوونە ینی بۆ نمونە پار 20 دوکان بوو ئەم ساڵ بووە بە 40 دوکان احتیمالی چەکە ساڵێکی تریش خەڵک بە تەمایە دوکانەکەنەوە بەردەوام لەوانەیە بگاتە 50 تا بۆ 60 دوکانی بەس کەلتوری لەناو بیارەیە بە زۆری کاری دەستی ئێستا بۆنە بچۆرە بوونە شارەکان پڕ لە شتی سینی شتی تورکی بەس لێرە بە زۆری کارەکان ینی کاری دەستیە و ئەبێتە جێی سەرفڕمانی خەڵک کە ئەیبینێ حەزی پێ بۆ ماڵەوە ئەیکڕێ بۆ هەموو شوێنەکان ئەتوانێت ینی بەکاری بێنی شتمانەیە توانی بۆنە بۆ وەسایلی دەنۆشت بەکاری بێنی جێ نەخڵ بێ چارەسات بێ بۆنە جانتا هەیە بۆ سەیران بۆ ناو بازار بۆ هەموو شوێنەکان توانین بەکاری بێنی شتی زۆر زۆرمانەیە ینی لە یەک بابەت توانی 5-6 نوع شتی تا بەکار بێنی جوانکاری ناوماڵ عادەتەن لە سەدانەوەی کاری دەستیە بڵێ ینی فۆرکلۆری ئەمێنێتەوە شتەکە ینی بەرگەی 40 بۆ 50 ساڵە گرێشتەکان شتی ژێ بوونە بەرگەی ساڵ 2 ساڵەگرێ ئەوەی کاری دەستێ سەی وایە هەرداری هەڵکۆڕراوە ئەوانە هەر بەعام شتی گرانە ینی کابرا بابەتێکی سینیش بکرێت کە بە معمەل دروستەکرێ ئەگەر داری هەڵکۆڕراوە بە هەر گرانەکەوێت لەسەری لێرە شتەکان ینی بەدەستامون خەڵکی ئێمە لە ڕووی دەستڕنگینیەوە ینی لە پێشکەوتنی خەڵکەکانە بە نمونە هەورامانی ئەو دیوانی شتی وا دروستەکەن تا ئێستا بە خەیاڵ هیچ کەسێکان نەهات بێ بۆن کابرا ئێستا ئەو منجەڵە هەیە لەویا منجەڵە بە کاملی بەردە بەردی هەڵکۆڕراوە بە دیزاینێکی جوان کردویانە ینی زەحمەتێکی زۆر زۆرە لەوانەیە احتیمالەکە 2-3 نەفەر خەریکی بێ 2-3 سەعات جا چاکیکەن کابرا لێرە ئەیدا بە 10,000 و 15,000 لەوانەیە کەسێ بێتە ئێرە بڵێ شتەکان گرانە بەڵام شتەکان ینی لە چاو خۆیان لە چاو چاکی کوالیتەکە یا هەر بەلاشە ینی سعرێکی وای لەسەر نییە ئامۆژگاریمان بۆ گەنج بە تایبەتی بۆ گەنجی هەورامان ئەوەیە بۆ نمونە نەچێ بەردەوام بۆ خۆی دانیشە لە چایخانەکان و بێ هەوڵێک بووە بۆ نمونە عەربانەیەکیش دانێ هەر باشە بۆ خۆی بژێوی ژیانی خۆی پێدابینەکە نەچێت دەست لە باوکی پان کاتەوە ینی گەنجی ئێرە الحەمدولیلا ئەو هیمەتەیان هەیە بەردەوام بە شوێن ئیشە ئاگەڕێن ناوەسن بە دیارەوەیە کە باوکیان پارەیان باتێ الحەمدولیلا لە تەمەنێکی کەما هەستەکەی ئەبینی کابرا خانووی هەیە سیارەیە هەموو شتێکیان هەیە لەخوا بەزیابێ وەڵی لە ڕووی گەنجی هەورامانەوە من هیچ چاوەڕێکم لە تەعیناتی حکوومەت نییە ئێستا خەستەخانەی لێ دابینیان کرد بۆ خەڵکی بیارە بە تایبەتی دوو گەنج ناو بیارەیە ناوی هاتەوە چاوەڕێکی لە حکوومەت بێ هیچ چاوەڕەیەکم وەڵام من لە حکوومەتانیە 2016 تەخڕۆجم کردووە ئەمە ئەگاتە 6 ساڵ ژمێریاریم تەواو کردووە لەو خەستەخانەی بیارەیە لە ناو بیارەیە تاکە نەفەرم ژمێریاریم نووسیوە خۆم بەتەنیا ژمێریاری فۆڕم پڕکرێتە ناوم نهاتوێتەوە کابرا ڕۆژوەی منتیقەیەکی تری هەڵەبجە و هیچ هەرچەنە ئێمە لە ڕووی ینی ئەو شتانە ینی فەرقی کەس ناخین هەڵەبجەیە بیارەیە هەر کابراویش گەنجە پێویستی بەکارە
بەڵام ئێستا ئەو خەستەخانە لەوێ کرابووە ئەوە لە 180 بۆ لە 170 خەڵکی بیارە بووە لەنا 120 کەسە 2 نەفەریان خەڵکی بیارە بوون. ێ باشە من بەتەنیا لێرە ژمێریاریم پڕ کردوێتەوە بەتەنیا لەناو بیارەیە هەر من ژمێریارم بۆ نامخیتە ناو خەستەخانەکەەوە بە ناوم بێتەوە لەوێ ئیشکەم. ئەو کاتە دوکانەکە ئەدەمە دەستێکێکی تر گەنجێکی تریش لە جێ من ئیش کات و ئەو کاتە بۆ ئەویش باشە بێ بۆ منیش. بڵایزان لەم بەشەی بەرنامەمانە باس لە بابەتێکی زۆر گرنگەکەین. پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت وەک پەیامهێنی مسلمانان لەلایەن خودای تاقانەوە لە پاڵی شاوەک و پەروەردەکارێک باس لە ڕۆڵ و کاریگەری پەیامبەری ئیسلام دەکرێت. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێخ دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ و وەروەها بانخوازیش. مامۆستا شێخ دیار زۆر بەخێر. ئەگەر لەوە دەست پێ بکەم پەیامبەری ئیسلام لە ڕێی وحیەوە پەیامەکانی بۆ هات و ئەیدا بە مسلمانان و شوێنکەوتوانی تەواو یاخود بە کار و کردەوەی ڕۆژانەی بە قسە و گفتاریشی بەدەر لە پەیامی ئاینەکانی خەریکی پەیامی پەروەردەکردنیش بوو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله على رسول الله وعلى آله وأصحابه وموالاه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گۆڕانکاری کە کرد لەناو بەشەریەت و ئینسانیەتە کاتی خۆی بەو صیفاتانەی کە هەڵگری بوو خۆی بەرجەستەی ئەکرد صلی الله عليه وسلم لە هەموو سیرە و سوورەت و سنەتی پێغەمبەرا بیخوێنەرەوە یەک جار پێغەمبەر دانەنیشتووە بۆ منازەڕە لەگەڵ موشریکەکانە بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بە یەک نەفەرەوە دەستی پێ کرد کە خۆی بوو ئیستا ملیارێک و 600 ملیۆنە هەمووی بە ئەخلاقیاتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام چونکە یەکێ لە پەیامەکانی قورئان بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لیوزەکیهم یعنی پەروەردەیان کات تەزکیە پاڵاوتەکردن پاکردنەوە تەزکیە و تەخلیە و اینجا تەحلیە زانایان ئەڵێن تەخلیە واتە خاڵیکردنەوە لە شتی ناخۆش و شتی ناشرین اینجا تەحلیەکردن جوانکردن و جوانکاریکردن بە شتی بە صیفاتە جوانەکان بۆیە پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم لە هەموو کات و ساتێکە موقفەکانی قۆستۆتەوە بۆ تەربیە و پەروەردە صلی الله عليه وسلم چونکە خۆی مربیە خۆی فەرموویەتی من معلمم من مامۆستام تەماشاکە کاتێکە غولامێکی لەگەڵا بێ غولام لە زمانی عەرەبیە لە بینی 11 بۆ 30 ساڵە لەسەر دابەکەی ئەبێ غولامەکەیش لەگەڵ یا بێ خادمێ بێ کابڵای کوڕی عەباسە درێژترین سەحابەیە لە تەمەنا 103 ساڵ ژیاوە پێغەمبەری خوا دوعای بۆ کردووە خۆ یەک گەورەترین یەک تاکە سەحابەیە کە نەوەی زۆر بووە چونکە هەر پێغەمبەری خوا دوعای بۆ کردووە عەلەیهی سەڵاتو وەسەلام لەویا ئیقۆزێتەوە کاتی مناسب بە وەسیەتی مناسب بۆ کەسی مناسب یا غولام احفظ الله يحفظك هەر لە 11 ساڵیەوە چی تەرسیخەکە لە ناو جەستەیە لە ناو دڵیا عەقیدە مەبادئ بڕواکان احفظ الله يحفظك ئەمە پەروەردەیە لە مناڵیەوە بۆیە محەممەد قوتب بە ڕەحمەت بێ فەرموێ تربیەکردن مەرحەلەیەکی نییە بەڵکو لە هەموو قۆناغەکانە تربیە ئەبێ موجود بێ ئەبێت تربیە هەموو کات و ساتێ تازەی کەیتەوە نوێی کەیتەوە لەگەڵ یابیت ئەوە نییە قۆناغێک و بەجێی بەڵی تۆی تر دەسی لێ زوو چیان و تۆتوانە التربیة والتعليم لە قیامەتە خوا محاسبەی تعلیممان ناکە محاسبەی جەناب ناکە بۆ براکەت بۆ کوڕەکەت بۆ مناڵەکەت کە دکتۆر نییە بەڵام محاسبەیەکە کە مربی یعنی تربیەتی نەبێ یاخود بە ئەخلاق نەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام نانەخوات مناڵێکی ژەتە پێشەوە سەیرەکە مناڵەکە خواردنەکە ئەخوات لە هەموو شوێنی قاپەکە پێغەمبەری خوا ئیقۆزێتەوە یا غولام سمي الله وكل بيمينك وكل مما يليك غلامك الله هر تمام او وصيتي بيغمرن بيدنا عليه الصلاه والسلام من ناوي خوا بينا لبردم يشتوى بيخو وكل مما يليك بدستي راسي جي بيخو اما پروردگار بيغمري خوا عليه الصلاه والسلام چونك مربي عليه الصلاه والسلام بيغمري خوا كاتك منالكان بينيه كلوانا جابري كوري سامورايا كايبيني منالك بشكوريه دس يجيني بسريا جابر الله هر مردن او بۆ نەم لە لوتە مایەوە کە ئەنەما پێغەمبەری خوا دەستی دەرکردبوو لە من جەونەتی عەطار بامۆستا ئاماژەش بە شتێکی زۆر جوان کرد پەیامبەری ئیسلام ئەو دەرفەتە لە دەست نایە مناڵێک لە بەردەمیان نانەخوا ڕێک نایخوا
بیر لەوە کاتەوە لێسەوە پەیامەکەی بگەێنێ بۆ هەمومان یعنی ئەم گرنگیدانە بە پەروەردە وەکو بەشێکی گرنگ لە ژیانی مرۆڤایەتی و بە تایبەت بۆ ئێمەی موسڵمانانیش ئێمەی موسڵمان ئەبێت چۆن جێبەجێکاری ئەو جۆرە لە ڕێبازەی پەیامبەری ئیسلام بین ینی هەست ناکەی ئەومان ئێمال کردو یان خۆشمان یان نازانم چۆن بڵێم گرنگیمان نەداوە بۆ جانبانەی پەیامبەری ئیسلام مامۆستایان مەسئلەکە لە شوێنێکی گرنگایە ئەوژەوەی دینمان مەبدە وەرنەگرتووە لە هەموو لەگەڵ هەموو پیتەکانی پێغەمبەرانی عەلەیهی سەڵاتو وەسەلام وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕێچکەکانی بۆ دیاری کردوین و ڕێگاکانی بۆ بەیان کردوین ئێمە ناچین ئەو ڕێگایە بگرینە بەر وەکو قەناعەت دینمان وەرنەگرتووە بۆیە هەموو غەممان دین نییە خەوی پێوە نابینین کە چۆن مناڵەکەم وەکو سەحابەیە دەرچێت کە چۆن خۆم وەکو سەحابەیە دەرچم ئەبێ خەوی پێوە بینی ئەبێ شەو ڕۆژ لەگەڵ یابیت ئەبێ بیری لێ بکەیتەوە ئەبێ پلانت هەبێ ئەبێ خەتت هەبێ ئەبێ لە هەموو سەفەرێکتا لە هەموو ئیقامەیەکتا لە هەموو ڕۆژنێکتا چونە دەرەوەیەکت تۆ مێشکی لای ئەوە بێت چۆن ئەم پەروەردەیە لە دەستنەی چونکە پێغەمبەری خوای کە لە دوعاکانی ئەیود ئەی فەرموو خوایە نەمسپێری بە نەفسی خۆ بۆ لەبەرەوەی پەروەردە لە دەست صلی الله عليه وسلم پەروەردە ئەساسیاتی پەروەردە بەدەست خوای پەروەردگارە اینجا تۆ کە ئەو دین و شەرعی کە بۆ دێت يعني تۆ تەوەقوعەکەی خوا بە بەلاش ئەم پێغەمبەرانەی ناردبێ يعني ئەم پێغەمبەری ناردبێ ئەم هەموو هەلاکەتیە ئەم هەموو ناڕەحەتیە ئەم هەموو ناخۆشیە پێغەمبەری خوا ئەم پێغەمبەرانە کە نێراون بۆ چییە بۆ ئەوەیە کە خەڵکەکە ڕاکێشنەوە ئەو خەڵکە بێنەوە لە شەقەی باڵ بەرەو ئاسمان و مەلائیکەکان بەرەو عالەمی مەلەکوتی ئەو خەڵکە لە شەهەوات و شوبهاتی دنیا واز بێنن ئێمە هێشتا دڵمان لای شەهەواتە ئێمە هێشتا دڵمان لای هەوەس و ئارەزوەکانە دین برا هەر یەک لە ئێمە سەفەرەکەین یەکەم شتمان بەرماڵەکە نیە لاماناداینین لە ڕێگە ئەگەر بانگیان لە ڕێگە بۆستم قەیچێکە جەمع و قەسرە بابە دنیاوان نییە خۆ دینی جوانیە خۆ کافر نابیت و ئەیەنە بۆ لای عەسر ئەمانە تەئسیل لە پەروەردەکەت دەکات تەئسیل لە شەخسیەت دەکات بۆیە یەکەم شتە مۆبایلەکەتە دایانی لە پەناتە یەکەم شت جاری وایە خۆیەکە بە قوربانی مۆبایل خۆی بە قوربانی مۆبایل لە ڕێگە سێ چوار تەقلیەیە شەحنەکە بیر نەچێ بەڵام بۆیە ئێمە هێشتا دینمان بە قەناعات وەرنەگرتووە نەبووە یەکلا نەبووتەوە لە لامان بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام قەناعەتی هەبوو بەوەی کە نێراوە لە پێناویە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام هەمیشە لە پێناویە ژیاوە بۆی ژیاوە شەو نەخەوتووە پیاوێکی وەکو نوح 950 ساڵ داوای کردووە داوەکەی ژی لەکوێوە دەست پێ کردووە دعوت قومی لەیلە وەنەهارا لە شەو دەستی پێ کردووە کە شەو هەمووی خەوتووە و ابن القیم رحمة الله فەرمێت دعوەکەی لە شە کاتێکا دەستی پێ کردووە هەمووی منقەطعین لەخوا بەس ئەو منقەطع بوو بۆ خوا آخر منقەطع جیایە لەخوا منقەطع بۆ خوا جیایە ئەم خۆی یەکلا کردووە بۆ خۆی پەروەردگار لە شەوە دەستی پێ کرد دعوت قومی لەیلە وەنەهارا شەو ڕۆژ من دەسم من دعوەکەم بۆ تۆ یا رب بۆیە قەناعات أبي دروز به جناب أجر قناعات يصير جناب اليرة خوي تعالى موفقنا كابير شكارن قاستك بيويست بإبداعات بيويست بو رجانا لسر أم كاري خود بخيني تو بيش شارع عالمي كان بزاني شيء وشيني إما أبي تشاول يكتريب كين بو أوي بيب كين شتي باش أينين شتي خلاف خينا بش جمان بو أبي غمري إسلام صلى الله عليه وسلم همو خطوات جوانا كاني بو برودا داناو تصور كبيغمري عليه الصلاة والسلام لما زقوتها أعرابية تجورو يكون ميزة كارنا مزقوتك يعني هرشي صحابة تورا ابن سورة ابن وبيغمبر إخوائي كم قصيت شيء دعوه لا تزرموه إزرام لزمان عربية قطعة يعني لا تقطعوا عنه بولة بي نبرن بعد حالها ميفكات يسأل علمي حديثة دركوتوا ميز برين بياك يكتوشين خوشين نفسية كات بويا بيغمبر عليه الصلاة والسلام پروردەیە کرد دڵشکاندن گەورەترە لە میزکردنی لە مزگەوتە مزگەوت مقدسە بەڵام مزگەوت ئەبێتەوە پاکە بێتەوە بەدەستی ئێمە ئینسان مقدسە بینای خوایە مزگەوت بینای دەستی ئێمەیە مقدسە ڕاستە بەڵام بەقەدەر من و تۆ مقدس نییە لای پەروەردگار جەل جەلالوه بۆیە دڵەکان مهمن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ ئیماطة الأذى عن الطريق صدقة ێ باشە ئیماطة الأذى يعني چی يعني هەڵگرتنی شتێکی کە زێتت با لە ڕێگە سەدەقەیە أي إماطة الأذى عن القلوب شون بو بيغمبري خوا بيجو أو تطبيق دو إماطة الأذى عن القلوب كد لكان نشكينه جا من فايتشيتو خزانه هي هم روج شرطان فايتشيتو مناله هي هم روج لي فايتشيتو دراوسيت هي قصي لقليك كاناكي فايتشي أشي تمزقوت والصافات صفا استقيم واعتدل أو مصفى هي تو كسكينا ناسي كواتا
تێنەگەیشتوین پێغەمبەری خوا پەروەردەی ئاوا کردو عەلەیهی سەڵاتو وەسەلام. زۆر باش مامۆستا بۆ قوڵەوەی زیاتر لە بابەتی پەروەردەیەکە مامۆستا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئایا لە پەروەردەکاریە لەو پرۆسە گەورەیە کە بەڕاستی بنیاننانی مرۆڤێکە تون دووتیژی تووڕەیی شکاندنەوە ئەوەی کە ئێستا بەناوی زۆر جار ئەوەی کە من گەورەترم لە تۆ زۆر جار بەناوی ئەوەی کە من خاوەندە سەڵاتم یا من زاناترم ئەوەی کە من کەسێک تۆڕە بم یا بشکێنمەوە بەناوی ئەوەی کە على ئەساس پەروەردەیەکەم چونکە ئەو هەستی پێ ناکە من پێویستە ئێستا فێری بکەم ئەمە لە ژیان و بەرنامەی ئەو زاتە گەورەیە هەبووە خۆی ئێمە بۆ تۆڕابین لە پەروەردەیە حەزەکەین بەرهەمەکە یەکسەر ببینی ناینە دەستخوا ئەبێ پەروەردە بێتە بەرهەمی بێتە دەستخوا لەو دەقا نایبینی یعنی تۆ بدەوێ مناڵەکە لەگەڵ خۆت وەرە کورا لەگەڵمان بۆ مزگەوت هوا هات دڵی لە ماڵۆیە دڵی لای ئەتاریەکەیە دڵی لای یاریەکەیە وەرە تۆ دانیشە لەگەڵ یا بڵێ سەیری ئیسا مامۆستایەکمان هەبوو کاتی خۆی لە بەغا ئەیوو مسلسلەیەکە بوو کاتی خۆی میسری بوو ئەیوو قەدوە ئیسا خزم و کەسوکاتان هەر هەمووی سەیری ئەم مسلسلەیەکە قەد نەڵێن مەمنوعە بڕۆ دانیشە لەگەڵا بڵێ ئەها ئەو صیفەتی ئێمە نییە ئەها ئەو شتە خراپەیان کرد لەگەڵ ئێمە ناگونجێ ئەوە باشترەوەی لێ تۆ مەرعیکەی دڵی هەر تکتک بۆی لێ هەیە جا تۆ کە دڵی هەر بۆی لێیە هیچی نەکردووە بۆیە تووڕەبوون لە مەزهەبی پێغەمبەرانە بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام ئیلا لە کاتێکانە بێ کە ئینتیهاکی حرومات کرابێ دوو شت هەیە شیعاری پەروەردەیە یەکەم لە ناخایە دووهەم لە ڕوخسارایە ئەوەی لە ڕوخسارایە خەندەیە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەیفەرمووە تەبەسسوموکە بیوەجهی ئەخیکە صەدەقە ئەگەر تۆ پێ بکەنی خەندەت هەبێ لەگەڵ براکەتە بەڕوویا پێ بکەنی چییە؟ حەسەنەیە حەسەدەقەیە عەبدوڵای کوڕی حارثە فەرمێ ما رأيت أحدا أكثر تبسما من رسول الله عەبدوڵای کوڕی حارثە فەرموو کەسم نەبینی وەکو پێغەمبەر مبتەسم بێ صلى الله عليه وسلم يعني خۆی قسەکەی کرد و خۆیژی هەموو جێبەجێ کرد عەلەیهی سەڵاتو وەسەلام عائیشە فەرمێ هەر ڕۆژێ باتە هاتە ژوورەوە پێکەنینەوە هاتە ژوورەوە بیست شوایەتە دەرەوە هەر بە پێکەنینەوە ئیلا لە کاتێکانە بێ کە بانگەیە كأنه لا يعرفنا ولا نعرفه لە کاتی بانگیان نە ئەمان ناسێ و نە ئەیناسین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دووهەم شت لەوەی ناخە تووڕەبوونە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە کاتی پەروەردەیە بە سەحابەی وتووە ئەوصینی سەحابەکە وتوێتی ئەوصینی وەسیەتم کە نەسیحەتم کە فەرموویەتی لا تغضب لبخارية سجل لا تغضب لا تغضب لا تغضب فكررها مرارا صلى الله عليه وسلم بو لبروي خوتوشي كارسات يمك كدوهيد داوي سماح لمقابل بكيت شيري بيجوي داوي سماح كخو شيري خو مردي ميدان با بياوي ميدان با شيري ميدان با كداوي خو نخيت او موقفه كتخو عليهم ببوره تخو داوي لبرنكم هل توڕەبوون بۆ پێغەمبەر نەهی کردووە لە تووڕەبوون لەبەرەوەی مەئالاتی وەخیمی هەیە عاقبەی خراپی هەیە تووڕەبوون جاری وایە لە تووڕەبوونا ژنی تەلاقەیە لە تووڕەبوونا کفرەکە لە تووڕەبوونا لە مناڵ دراوە من ئەزانم لە مناڵ دراوە کەڕ بووە شەپاسڵی دراوە گوێی کەڕ بووە ئەمە تووڕەبوونە بۆیە تووڕەبوون لا يأتي بخير قد غضب لا يأتي بخير بۆیە والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين كظمي غيظ وەیە کە قینی خۆت بخۆیتەوە دقەیەکە و دقە دیان بە خۆتا بگرە تۆ مردی مەیدانی بەڵام مامۆستا ڕێک ئێستا گرفتەکەوەی ڕێک ئەوەیە کە ئێمە نایکەین یعنی هەر ڕێک ئەو ئامۆژگاری پەیامبەری ئیسلام ئەو پەیامە یاهی کە هەمان ڕێک ئەوەیە کە ئێمە میلەتی کورد نایکەین ئەوەیە کە ڕقەکەمان ناخۆینەوە من نمونەم لایە بە چاوی حی بە چاوی سەربینیومە ڕەنگە ڕۆژگارێکی خۆشم تووشی و حاڵەتە بوو هەر بە ئۆتۆمۆبیل چوون بۆ مزگەوت بۆ نوێژی جمعە لەسەر شوێنی وەسانی ئۆتۆمۆبیلەکە ئەبێتە دەنگە دەنگمان باشە ئەم خەلەلە چییە یعنی ئەمە بۆ ئەوە نەبێئاگان یعنی من دیسان هەر لێرە سەر دەرناکەم ئێمە بۆ مزگەوت بچین بۆ نوێژکردن بچین کەچی دیسان تووڕە بین ئەی بۆ پەیامبەرمان ئێمال کردو بۆ نایبینین بۆ لێی تێناگەین خەلەلەکە لە خۆمانەوەیە لە بانخوازەکانمانەوەیە خۆمان پەروەردەکەیە سیستەمەکەیە ڕەنگە دەیان حەدیزە بێ ڕۆژانە گوێمان لێ بێ بەڵام دەیان فەرمایشتی جوان کە گرنگە بۆ پەروەردە و کە ئەساسیاتی ژیانی ئەمەیە گوێمان لێی نەبێ مامۆستا خەلەلەکە یەکەم شت ئەگەڕێتەوە سەر تاکەکە خۆی ئەبێ ئەم شتەی لا دروست بێت هەر یەک لە ئێمە اعترافەوە بکەین کە ئێمە نەخۆشین پێویستمان طبیبی نفسیە پێویستمان پزیشکی نفسیە دەرونیە ئێمە کاکە پێویستمان بەوەیە خۆمان تیمار و عیلاجکەین ئێمە یەک دڵمان پڕەتی لە یعنی ئەنواع و ئەشکال نەخۆشی و خەستەخانەیەکە بۆ خۆی یعنی ئەمە مهم یعنی کاتی وایە هەڵین سەرمانژانەکە پاراستامۆڵێ هەڵەیەم بەڵام پێم عیبە بڵێم من کاکە دەروونن نەخۆشم کاکە من بۆ لە ماڵ و نیسکێنەمانێ من تووڕە بم لە ماڵ و شەکری دیژلەمەنەماوە تووڕە بم یعنی ژن لەم سلێمانیا ژن تەلاقی راوە لەسەر شەکری دیژلەمە ژن تەلاقی راوە لەسەر ریمۆت کۆنتڕۆڵ ئەو ریمۆندەم بەرێ
ڕاستە خۆ من کارەکەی تۆ نیم تەلاقیەوە ئەمانە هەمووی ئەوەمان پێڵێکە تاکەکە خودی خۆی تا نەگاتە قەناعاتێک کە خۆی نەخۆشە خۆی پەروەردە دەکات مناڵەکەیش و گەڕەکەکەیش و ومەتەکەیش ناتوانێت بانخوازی داما و ئیمام و خەتیبی داما و هەموو هەفتەیەک نیو سەعاتیان ناو بە ئیمام و خەتیب لە وتاری جومعە بەچی بتوانێت گۆڕانکاری دروستکە 4 نیو سەعاتی هەیە بۆ تەلەفۆن 4 نیو سەعاتی هەیە بۆ چات 4 نیو سەعاتی هەیە بۆ تەلەڤیزیۆن 4 نیو سەعاتی هەیە بۆ دەمەتەقێ 4 نیو سەعاتی هەیە بۆ گازینۆ 4 نیو سەعاتی نیو سەعاتیان ناوە لە هەفتەیەکە بە ئیمام و خەتیب کە مانگەکە کاتە 2 سەعات بیکە بە 30 دقیقە لە بەردەم مزگەوتەکە قسەی پێڵێ لە غیبەت دەرچووە قسەکردنی ئیمڕۆ لە غیبەت دەرچووە گوێنە شکاندنە ناموسە عەرزە تووشی هەموو شتێکە بێ گابرا وازانێ غیبەتە برا غیبەت جیایە غیبەت شتێکە اعتیادی هەرتیایەتی تۆ باسیەکەی ئێمە ئیستا جنێوان لەسەر جادە قسە جەناب فەرمووت سایق جنێوەیە بە کەسوکاری با ئەوە باسی چیەکەی سیباب المسلمی فسوق وقتال و كفر پێغەمبەر فەرمووی عەلەیهی السلام سیبابی مسلم جنێودان بە مسلمانە با بەرەو کوفر بۆیە ئەم مەسئلەیە پێویستی بەوەیە خۆمان لە بیدایەتەوە دەست پێ بکەین کاکە وەختەکە ماوە ئەگەر پیاوێک لە هەفتاکانەوە فاتی کرد بێ لە قیامەتە دەشەقی لێن من ملیۆنە شەقم لێن چونکە هەموو شتێک لە بەردەستما هەیە لە یوتیوب جەناب نەسیحەت مەکەی تەلەڤیزیۆن هەیە مزگەوتی باش هەیە کەسی باش هەیە کەسی شیاوی بەڵام خۆم ئیستیعدادی ئەوەم نییە وەریگرم ئەم پەروەردەیە کە پێغەمبەر عەلەیهی سەلام لە پێناویان نێراوە کە 23 ساڵی خایاندووە خۆ ئەیتوانی قسەکانی خۆی بە یەک ڕۆژ تاوکە قورئان بە یەک ڕۆژ بێ بە 23 ساڵ تاوی کرد قسەکانی خۆی کەواتە پەروەردە پێویستی بە تەمەنە پەروەردە پێویستی بە عمرە پەروەردە پێویستی بە کاتە پەروەردە پێویستە خۆ تەرخان کەی کاتی تەرخان کەی نەفسیەتی تەرخان کەی هەموو گیانە تەرخان کەی بۆ ئەوەی کەسێکی باش بین ناو کۆمەڵگایە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی السلام هەمیشە لە هەموو کات و ساتێکە پەروەردە شیعار و شعور و دروشم و هەوێ و هەوێن و هەویری بووە عەلەیهی السلام لە پێناوی ژیاوە بۆ ئەوەی چونکە بە پەروەردە خەڵکەکە دروستە بێ هەندەسەی عەقلی کەسێک بێ بە مهندسی بیناوشت بە 4 ساڵە بێ وەلو زۆر مهمیش نییە دوای خانۆکە عیمارەکە ڕوخێ دوای چەند ساڵێک بەڵام هەندەسەی عەقلی پێویستی بە پەروەردەیە ئەو پەروەردەی کە پێغەمبەر عەلەیهی السلام هێناوێتی تەسەوور کە ڕۆژێک پەرداخێکی بۆیان ماستاوی تایە یان شیری تایە ماستی تایە یان شیری تایە پێغەمبەری خوا لە ڕاستیەوە مناڵێک دانیشتووە لە لای چەپی ژیەوە پیاوە بە تەمەنەکان دانیشتون تەمەنەن بوخاری ئەم حەدیث لای ڕاست مناڵێکە لە ڕیوایەتێکە هاتووە ئەڵێن عەبدوڵای کوڕی عەباس بوو کە ئەیخواتەوە پێغەمبەری خوا لێمێنێتەوە لای ڕاست ئەولاترە یەمین و پێغەمبەر فەرمێ هەمیشە لای ڕاستە دەست پێ بکەن بە مناڵەکە ئەڵێ ئەوە تۆ ڕازیت پێم بە تەمەنانە مناڵەکەی ژەڵێ وەڵڵاهی ئیساری بەرماوەی تۆ ناکەم بە هیچ کەسێ بێ خۆم بیخۆمەوە ئەوە بەرماوەی تۆیە پێغەمبەری خوا چیەکە لێرە چەند دەرسیە دەرسێکی یا کە مامەڵە لەگەڵ مناڵە ئاوایە مەبادیع یەمینە احترامی گەورەکان ليس منا من لم يحترم كبيرنا پێغەمبەر فەرمی عەلەیهی لە ئێمە نییە احترامی گەورە نەی ئەها دوو دەرسیە بە هەردوو لا منە پێغەمبەر عەلەیهی سەلام لە گەڕەکانەوە سلام عەلەیکم سلام عەلەیکم ئەنەس فەرمی مناڵم سەلامی لێ کرد هەر مابوو لە مێشکیا ئەو سەلامە چونکە کەسێکی ئەتیادی نەبووە ئیستا سەیری گەڕەکێ بکە ئەڵێن فڵان کەس ماشەڵڵای لێ بێ چەند موهیمە هەموو گەڕەکە شایەتی بۆیان چکە هەموو گەڕەکە وەک ئەو نییە ئەو سیفاتانەی کە لەوە ئەوەشێتۆ گەڕەکە ناتوان وەک ئەو بکەن فڵان کەس وەفاتی بابا حەسەنی بەسری وەفاتی کرد نوێژی عەسر نەکرا لە بەسڕە هەرچی عالەم بوو لەسەر قەبران ئیمامی ئەحمەد کە وەفاتی کرد 6,000 ئافرەت یەکەم کۆبوونەوەی ئافرەت لەسەر قەبری ئیمامی ئەحمەد بوو هەمووی ماڵی بەجێهێشت بوو هیوا بوو ئیمامی ئەحمەدی نەبینی بوو ئەمە ئەوەیە بەم سیغەتە لە کاتی ئیمامی ئەحمەدا لە کاتی شافعیە مەلایکە نەبووە ئەی بۆ ناویان نییە ئەمانە پاڵەوان بوون خۆیان تەرخان کردووە بۆ خوا ئەبوو حەنیفە 15 جوزی خوێندووە لە نوێژی بەیانیە ڕۆژێک پیاوێک پرسیاری لێ کردم وەڵڵا ڕاستە وتم برا بۆ ڕاست نییە چونکە کات مسەخەر کرابوو بۆ ئەوان منافەسەی کاتیان نەکرد لەگەڵ کاتی ژا منافەسەیان نەکرد جوندی خۆی بە جوندی حەقیقی خوا ئازانی یەک کات و ساتی بە فیڕۆ نایە وەک ئێمە نییە دوو پشتی دانێت و دانیشێ و چاو دژ لەمەوە تک کۆنتڕۆل بەدەستیەوە تەلەڤیزیۆن گۆڕێ هەموو دقیقە چونکە مستعیدە مەلەکول مەوت بێت ئەم لاولایەتیان نییە ئەگەر عیلمە قورآن خوێندنە زیکرکردنە قسەی باشە نەسیحەتە ئامۆژگاریە تەربیەیە پەروەردەیە هەر هەموویە بێ ئەمە مەنزومەیەکی متەکامیلە بۆیە پێغەمبەری خوا وحی ڕەبت کردەوە بەچی کە نێرداوە لە پێناوی ئەخلاقا ئینەما بوعیثت لئوتەممە صالح الأخلاق لە مستەنی ئیمامی ئەحمەد مەکاریم الأخلاق من نێراوم بۆ ئەوەی ئەخلاقە جوانەکان ئەخلاقی جوان یەکسانە بەچی بە تەربیە
اعتیمادی ئەخلاق لەسەر چوار لەوانەیە بەرنامەکەش کۆتاییات بێ چوار پلە چوار ڕکن یەکەمیان عیفەتە دووهەمیان شەجاعەتە سێهەمیان سەبرە عیفەت شەجاعەت سەبر عەدالەت ئەمە لە هەر چوار ڕوکنەکەیە لە پێغەمبەری خوایە فول بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام لە سەبرە سەید الصابرین لە 11 ئاەتە خوا پێڵێ وەصبر ولربك فاصبر واصبروا عدالت كابرالي نمبيني تعادل بي الله لسر وجهي أرز هي لمن عادل تربيه رضا قرص قد كسيغنيه بقدر من عادل بي شكا بيغمبري خو عليه الصلاة والسلام همو كسي معجبي بو كابراي كافر لصلح حديبية كبيني وتي والله يزور عجائبه ومحمد دزنيوجي قلت هر هميان تشاوري قتري دزنيوجا كيبون بلغمك شتيك ان قوستوا يعني كسيك اعتيادي نبو عليه الصلاة والسلام كسيك بو راستا نيراوي خويا بلام صفاتي ناو خوي وهي يكرد بو عليه الصلاة والسلام استعدادي الروحي هبو كاكا بو همو نبوته باڵەوانێتی وحی و هەموو ڕۆژە جبریل قسەی لەگەڵاکە قاچی ئاونە ئاوساب و شەوان ئێبووە لە خۆتەکەی ئەوەمە ئەکۆنە عەبدان شەکۆڕا حتى تورمت قدما تورمت يعني ئاوساب بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە سەبرا یەکەم بوو لە عەدالەتا یەکەم بوو لە عیفەت پاکی شەیەک لەگەڵ خێزانیا ئەڕوات دوو سەحابە لێوەیەن على رسليكما بوستن با پێتان بڵێم ئەوە دایکتانە لەگەڵما ها دڵتانیش نەکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئێستا وەزعەکە زۆر شەڕە بابزانی کابرا مسیارەکە و زەواجی سڕی و عورفی و لەم لاو لەو لاو بەلایەوە زۆر احتیاجیە سومعە و تەریخ نییە لای ئەو شخصیت نییە لای ئەو پێغەمبەری خوا لە پێناوی سومعەتیا ژیاوە لە پێناوی تەریخی جوان و سەفحەی بەیضاء و دەستی متەوەضیە ژیاوە عەلەیهی سەڵاتو وەسەلام مەبادیئەکان بڕواکان لەسەر و هەموو شتێکەوە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام چوارهەم ڕوکن شەجاعەت یەکەم بوو عەلی کوڕی ئەبی طالب فەرمێن لە هەموو شوێنەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەگەر لێمان قەومایە کونا نەحتەمی بڕەسوول الله ئەچوینە ژێر عەواکەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەچوینە پشت پێغەمبەرەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام چونکە قائید بوو ئەبوو جەهل قەرزیا بوو بە کەسێک قەرزەکەی نەئەدایەوە یەهودیەک بوو وتیان بۆلایکێ قەرزەکەی لێسەم وتیان چۆ لە ئەو پیاوە وڵات وتی ئەوە نیکا لە پێغەمبەر وتیان با محەممەدە چی محەممەد ئەو ئەبوو جەهلە وەڵڵاهی زۆر عەنتیکەیە قەرز ماوە تێ ناماتەوە هەوتیا سەبا بڕۆین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام بۆ حەق جایەوەی لەوەی جاری وا بۆ ئەبوو جەهل قاچی خسۆ سەر ملی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەو لە کاتی عیباداتە بۆ لەگەڵ خوایە متصل بووە ئەگای لە قاچی ئەبوو جەهل نەماوە بۆ خۆی تووڕە نەئەبوو پێغەمبەر بۆ خوا تووڕە بوو بۆ حرومات تووڕە بوو ئەڵێ وتی ئەبوو جەهل ئەو قەرزەی بەرەوە ئەبوو جەهل چوویێنێ برادەرەکانی ئەوە الحەکەم خۆتەوە هەموو دەقەیە دەوێت پێغەمبەر محەممەد کوژی کورەوتی دوو دانە شێر ئاوا لێرە وەسابن واللهی بەمتیانە ئیقتیحامیانە کردم هەموو کەلە پاچیانە کردم پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام خۆ ئەمانە تۆ بڵێ يعني تازە لەم لەولا بازێ يعني مراهق وشتیوا پێیابن وڵا ئەم حەدیسە و ئەو حەدیسە و خوێندنەوەی تازەی بۆ بکەین و کورە تۆ ئەحکامی تەهارەت تاوا نەکردووە ماڵی نەشێوە باسی شتی زەخم مەکە لەسەری گەورەتر بێت زۆر باشە دیارگیان دەستکان خۆش بێ دەرفەتمان نەما سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بڵێ بنەرانی عەزیز زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شێخ دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ باخواست لەم تۆرێ لەگەڵ مامون بەمێریەوەی سووتان بینی بێت وڵێ عەزیزان ئێستاش ناوبڕێکمان هەیە و دواتر دەکەن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش
ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خی گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ نینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان کۆتاتەوەری ئەمڕۆوان هەر باسکردنا لە پێغەمبەر دوودی خوای لەسەر بێت صلی الله عليه وسلم. ئێمە چنێکە بە هەفتەیەکە بێت تقریبان تەورەکانمان لەسەر ئەو زاتە گەورەیە بەڵام هەر لە هەر بوارێکا و لە هەر لایەنێکدا باسی ئەم کەسایەتیە بکەین بەڕاستی ناتوانین تەواوبین لەبەرەوەی لە هەموو بوارەکاندا توانیوێتی جێدەستی دیار بتوانیوێتی پەیامێکی وا بۆ ئێمە بەجێ بهێڵێ کە تا دنیایە بتوانین لەسەری بڕۆین و سوودی لێوەرگرین. هەر لەو بابەتانی کە ئەمڕۆ ئامادەمان کردووە ئەم تەوەریەمان تایبەتە بە وی کە ئایا شوێنەواری پێڕۆکردنی پامی سەرۆرمان دوودی خوای لەسەر بێ لە کۆمەلگادا چی بەجێ دەهێڵێت تا چەندێک گرنگە کە کۆمەلگا موسڵمانەکان ئەوانی کە خوان بە مسلمان دادەنێن پەیڕەوی ئەو پەیامە بکەن و چی جێدەهێڵێت ناو کۆمەلگای تا چەندێک کۆمەلگای ئەمڕۆ ئێمە پێویستی بەو پەیامە هەیە. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەکبەر محەممەد مامۆستای ئاینی مامۆستاگیان خۆشحاڵ بن بە ئامادەبوون. زۆر سپاس بۆیەوە مامۆستا ئەکبەرگیان بەخێر من. خی گەورە لێتان ڕازی بێ و بەردەوام بن ئینشاڵڵا سەرکەوتوو. سەلامەت دیار. مامۆستا لە دنیای ئێستادا لەم کاتەدا لە کۆمەلگاکانە سەرڕایەوەی کە خۆمان ناوناوە کۆمەلگای مسلمان تا چەندێک پێویستمان بۆیە کە زیاتر پەیڕەوی پەیامی ئەو سەرەرمان بکەین. بلى بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله اللهم صل وسلم على عبدك ونبيك محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. طبعا كباسي كومەلگا كاين بيروسترين يكي كومەلگا خێزانە يعني باسی خێزان کەین یان باسی کۆمەلگا بە شێوەیەکی عام ئێمە لە خێزانەکان ئەو کاتە کۆمەلگا بریتە لە چەند خێزانێک کە بەیەک و کۆبوونەتەوە بەیەک وەژین تەعامولەکەن بەیەکۆ. خێزان ئێستا یعنی لەم کاتەکە لەم زەرفەکە ئێستا ئێمە قسەکەین و مەسەلەن بەردەوامە ئەوەیە کە هێرشێکی گەورەیەک دێتە سەر بۆی پیرۆزی خێزان نەمێنێ پیرۆزی باوک نەمێنێ پیرۆزی دایک نەمێنێ پیرۆزی یعنی خێزان بە یەکۆ نەژین وەکو گەورە و بچووک ئەمانە نەزانرێ. یەکەم پای کۆمەلگا کە خێزانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دروستکردن و بە پاراستنی گرنگی پێداوە. ئێمە چەندێ بزانین چەندێ پابەندین بە قسەی خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەیە کە هەر لە یەک سەرەتاوە فرمانی کردو بە گەنجان لەوەی کەوا زەواجکەن یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج فإنه أغض للبصر وأحسن للفرج. يعني کۆمەڵی گەنجان عمریشی دیاری نەکردووە ئەگەر هەر کەسێک جێگەوڕێگەیەکی هەیە باوەکو هاوسەرگیری بکە چاوداخە یعنی لە ناموسی خەڵک و دامێنیشە پارێزی هەروەها بە دوای حراما ناگەڕێ. هەر کەسێکیش نەیتوانێت تەمان عیلاجێکی کاتی کە
ڕۆژوگرتن و خۆگرتنە کاتێک کە خێزان دروسە بێ یعنی ئەو پەڕی مەسئولیەت و گەورەی خاتە سەرشانی پیاو لە ڕووی قەوامێت و لە ڕووی نەفەقە و لە ڕووی تەحملکردنی مەسئولیەت لەسەر ئافرەت ئەو پەڕی مەسئولیەتی ماڵ و مناڵ و میوان و مێرد و ئەمانە خاتە سەر ئەگەر کێشەیەکیش دروست بوو لە ناوم خێزانە یەکەم جار بە مەوعیزە و دووهەم بە حرمان و سێهەم یعنی تاوەکو بە چەند مەرحەلەیە بۆی کە ئەم عائلەیە تەفکیک نەبێ و لە یەک جا نەبێتەوە و دروست بێ ئەگەر تۆ عائلەیەکی تەندروستت بوو ماڵێکی گەورە و بچووکیان زانی و لە ماڵێکی بێکێشە هاتی ئەو کاتە کۆمەلگا خۆی بۆ خۆی هەمووی ئەزانە ئیشی خۆی چییە کەس تەعادا لە سنووری کەس ناکە ئەمە لە ڕوویەکو لە ڕوویە ترۆ طبعا ئەمە یعنی ئەرکی تاکە ئەرکی وەکو دەوڵەت وەکو دەسەڵات وەکو مەسەن صاحب سوڵتە و کەسێکە وا سوڵتەی هەیە خوای گەورە باسی کۆمەلگاکە فەرمێ الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة ئەوانەی کە خوای گەورە جێگیری پێدان لەسەر زەویە یعنی واتە دەسەڵاتێکی پێدان لە ناو خەڵکا چوار ئیشی چوار وەزیفەی بۆ باس کردم یەکەم ئیش ئەقام و سەڵات ئەوەیە کەوان نوێژەکانیان نەکەن ئەمە چونکە مافی خوایە قسەیتیان ناکرێ کە نوێژ کرا ئەو کاتە نوێژ جەدوەلی ئیشەکانی ئینسان ڕێگەخە بۆ نمونە تۆڵێ نوێژی بەیانی خەڵکی شەوانە لە دەرۆ نییە بەم شێوە تاوەکو نیوە شەو و دوای نیوە شەو لە کافتریاکان و لە شوێنە مەسەلەن لە شوێنە خراپەکان و لە شوێنە بەدڕەوشتەکان مێنێتەوە بۆ چونکە تۆ نوێژی بەیانەیە بێ بکە ئەوێ خۆی بۆ حازرکە تۆ بۆ من بەرنامە خۆتە بۆ حازر کردووە ئەنج هاتووی من خۆمم بۆ حازر کردووە ڕۆژ کاتی ئیشە شەو کاتی ئیسراحەت و ماڵە یعنی ئەمە هەر خۆی نوێژەکان خۆی کارێکە کا جەدوە لە دروستەکە کە ئینسان بزانێت چۆن بخەوێ وە چۆن نیشکە وە چۆن بگەڕێتەوە وە چۆن ئیلتیزام کە بە کاتەکانی بە خواردنەکانی حتا نان خواردنەکانیشی ڕێگە خاتەوە و ئاتە و زەکات دووهەم پایەی کۆمەلگا ئەوەیە کە گەورە دەوڵەمەند دەسڵاتدار خاوەن پارە هەر ناوێکی هەیە ئاگای لە فەقیر و هەژارەکان بێ هەموو ڕۆژێ بازار شتی گرانە بێ خەڵکی ژیانی قورسە بێ ئەی ئەمە هەر ئەو معاشارە و معاشەیە وەکو خۆی هەر کابرا ئیشێکی هەیە هەر بە ئەندازەی ئەوە نەوەرەگرێ ئیشەکەی کەمی کردووە زیادی نەکردووە معاشەکەی کەمی کردووە تاخیر بووە زیاد مەسەرەن زووتر پێی نەدراوە ئەمە ئەگەر خەڵکێک کە هەیە لە خۆی زیاترە شەرع ئەمری کردووە بەوەی کە ئەوانە ڕەچاوی باری ئەوانە بکەن کە بژێوەکان بەشی ناکە لە فقەرا و لە مەساکین سێهەم ئەمەڕوو بالمەعروف یعنی تۆ دائما شتێک هەیە کە لە ناو خەڵکە مردووە ئەوەیە کە پێ ناوتێتە دەخول پێوترێ تۆ ڕێنمایی چاکی خەڵکەکەی نەسیحەتی باشی خەڵکەکەی دەستی خەڵکەگری کابراوەکو کوێرێک وایە تۆ ڕێگەیەکی پێنیشاندەی ڕەنگە جوهدی 10 ساڵی بۆ بگەڕێتەوە هەنمانوبوونی 10 ساڵی بۆ بگەڕێتەوە ئەڵێ ئەمە باشترە تا ئەوە وەنەهەو عن المنکەر هەموو کەسێ تەمان التزام ناکە بە باشە هەموو کەسێ چاکەی خۆی ناوێ ئەو کاتە ڕێگری لە خراپەکەن ئەگەر ئەم چوار پایەمان بەجێهێنا ئەو کاتە کە فەرمانی خوای گەورەیە بۆ پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم ئای پێغەمبەر صلی الله علیه وسلم کە چۆتە کۆمەلگا لە مەکە دەسەڵاتی نەبووە لە مەدینە دەسەڵاتی بووە چۆن کۆمەلگایەکی دروستی یعنی تەندروستی دروست کردووە یەکەم چی کردووە مزگەوتی کردووە مافی خوایە مزگەوت تەنیا نوێژ نییە هەموو ئیشێک ئیداری و دەوڵەتداری لێوە کردووە دووهەم شت ئەو خەڵکە چۆن بژی بەیەکۆ دستورێکی داناوە دستورێک خەڵکی مسلمانیتیایە کافریتیایە یەهودیتیایە منافقیتیایە هەرچیتیایە دستورێکی داناوە لە 47 مادەکە یەکەم شت وە لە ناو عەرەبە بۆ ئەوەی بەچی پەیڕەوێک ئێمە چۆن تەعاملمان بەیەکۆ بێ شەڕێ ڕوویدا هجوومێک هات دژمنێک هات یعنی من چۆن بتوانم لەگەڵ خەڵکی غێرە بژیم سێهەم ئەو خەڵکە ئاوارەی کەوا لەوێ هاتووە ئیعلانی برایەتی کردووە لە بەینیانە لەبەرەوە ناکرێت مخەیمێکیان بۆ دروستکەی کەمپێکیان بۆ دروستکەی ئەو خەڵکەویش بە شەرێکی وەکو تۆ یعنی مافی لە تۆ ئەتوانی هاوکاری بکەی هاوکاری بکە هەر برایەتی ئیعلان کردووە بۆ چوارەم شت بازارێکی بۆ دروست کردوون لەبەرەوەی کە خەڵکی ئیش بکە ئەمانە مقەوماتی
مقوماتی ئەمەوەکو ئاەتەکە باسم کرد لە قورئان و لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەی کردووە بۆ ئەوەی کە خەڵکی بتوانێت بە یەکەوە بژی و هەموو کەسێ ماف و ئەرکی خۆشی ئەزانێت. مامۆستا باست لەوە کرد پەیامبەری ئیسلام دووری خوای لەسەر بێت لە مەدینە یەکەم شت دروستی کرد مزگەوت بوو. ئێمەش باز لەوە دەکەین چۆن بزانین کۆمەلگایەک شوێنەواری پێڕە و پرۆگرامی پەیامبەری ئیسلامی لەسرە لەناو کۆمەلگای کوردەواری شار ڕێز لە گیراوێکی زۆرمانەیە کە مامۆستایانی ئاینین لەبەر ئەو پیشە پیرۆزەی کەیانە کە یادگاری پەیامی ئیسلام بڵاوەکەنەوە. باشە جێگی پرسیار نییە لە کۆمەلگایە کە هەمووی بڕیار بێ موسڵمان بین بەردێک نەیزەکێک لە ئاسمانەوە بێتە خوارەوە پەنجەی تۆمەت بۆ مزگەوت و زانایانی ئاینی درێژەکەن کەسێک گرفتێکی سیاسی دروست بێ تەنانەت ئەگەر تاوانێک بکرێت بە هەر بابەتێک بەتایبەت کۆمەڵک بابەتی ئافرەتان لەم کۆمەلگا کوردەواریەیە ئەمە خێرە مامۆستایانی ینی تۆمەتبارێکرێن خێرە مامۆستایانی کە لە قسەی خێر زیاتر هیچ شتێکیان بۆم کۆمەلگایە ئەمە شوێنەواری پێڕەوکردنی کۆمەلگایەک کە شوێن کەوتی پەیامبەری ئیسلام بن. بەڵێ لەم کۆمەلگانەی ئەگەر مقارنەی ئێمە بکەین ئەو کۆمەلگانە نین کەوا بەڵێ خەڵکەکەی موسڵمانە و یعنی بە کولتور پابەندی ئیسلامە بەڵام بەدەسەڵات وەکو مەسەلەن دەسەڵاتی یاسایی زۆرێکیان پەیڕەو ناکرێ ئەوەی کە ئیسلامە بۆ نمونە نەهی لە مونکەر چۆن نەکرێ ینی تۆ حڕێتی شخصی پێدراوە و ئەو جیهەتانەی کە عادەتەن تۆمەت بۆ مزگەوت و ئەهلی مزگەوت و مامەسای مزگەوت وەمانەکەن ینی مامەسای مزگەوت وەکو ڕەمەز ئەگینا ئێمە لە ئیسلامە شتێکمان نییە بیانی ناوی پیاوانی ئاینی بێ هەموو کەسێک تۆ بەرپرسی لە ئاینەکەت من بەرپرسم هەموو کەسێ یعنی خۆیمە ئەمە کەنیسە نییە کە من وەکو پیاوێکی ئاینی تەنیا من بەرپرسم لە ئیشەکەی ئەوانە ئەو جۆرە یعنی جیهەتانە یا کەسانە یا جیهەتە ئیعلامیانە یعنی هەدەف ئەوەیە کە وەکو غەربی ئێستەی لێبێ هەر خەڵکێ لە غەیری ئیسلامیشە خەڵکێکە پابەندێ بان کولتوری خۆی بە دینە ئەسڵ ڕەسەنەکەی خۆی ڕەشاوێکە بەڵام ئەمەی کە ئێستا ئەکرێن یەک حملەیەکە و مەوجەیەکی تەشهیرە بە تەبعا نەدرێ لە ڕەمز ئەوانەی کە ڕەمزی ئاینین بۆ ئەوەی کە بەها ئەخلاقی و کۆمەڵایەتەکانی ناو خەڵک بڕوخێ بۆی کە نەمێنێ یعنی هەموو شتی ئازاد بێ ئینسان ئازاد بێ ڕەگازی خۆی بگۆڕێ ئازاد بێ لەگەڵ ڕەگەزی خۆیان زەواجکە ئەژی یعنی بە یەک و ئەژین لەگەڵ ڕەگەزێکی خۆیە ئەمە لە هیچ شوێنێکە لە هیچ زەمانێکە بەم شێوە نەبووە بە دروسم یعنی خراپە هەر بووە خەڵکێک بووە مەسەن ئەمەی هەڵبژاردووە بۆ خۆی ژیاوە بەڵام ئێستا ڕێکخراوی هەبێ و پشتگیری هەبێ و ئیعلامی هەبێ و درعێک وەکو مەسەلەن حیمایەکی هەبێ و خۆشی بیکاتە دروشم یعنی ئەمە شتیوانە بووە حتمما ئەمە دەسانێکی دەرەکی و خەڵکێکەیە لە پشتی و خەڵکێکەیە دەعمەکە بۆ ڕوخاندنی خێزانە و ڕوخاندنی ئینسانە هەر بە فترەت بۆ ئەوەی کە فترەتەکەیشی بگۆڕێڵێ جیناتەکەی وایە مەسەلەن هورمۆناتەکەی تێک چووە یان هەرخوای گەورە وای دروستی کردووە بەم شێوەی نەکەن ئەگینا هەدەف شخصی من نییە شخصی مامۆستا فڵان کەس نییە شخصی دکتۆر فڵان کەس نییە بەڵکو بربەستەکان لەوەی کەوا ئەگەر من لە وتارە ئەگەر لە جومعەیەکە ئەگەر لە شتێکی خۆمان مەسەلەن بڵاوی کەمەوە تەنیا بۆ شکاندنی ئەو خەتەیەکەوا لە بربەست ئاوەستێن و دیارە ئەمەش تەبعانیشی بۆ کراوە تەنیا قسەیەک نییە لە ئیعلاماکری مامۆستا سەر بابەتێکی تر هەر لە کۆمەلگایە کە گرنگە هەبێ بەدەمەوەی چوونی یەکی موسڵمانان لەناو یەکتردا بگومان من بۆی کە کۆمەلگایەکی باشمە پێویستە دۆستایەتی خزمەتی میوانداری و بەدەمەوە چوون بۆ پرسەکانی یەکتر بۆ خۆشیەکان یەکتر لەناو یەکترابین ئەمە تا چنێک ینی ئەوەی کە باسەکرێت لەنێ ئێستا کاڵبوونەوەیەک هەیە لەمانەیە ئەمە تا چنێک گرنگە کە کۆمەلگایەکی ئارامتر باشترمان پێ ببەخشێت کە مسلمان خەمی مسلمانەکەی تر بخوا و لە خۆش و ناخۆشیەکانیان هاوبەشی بێت. بەڵێ تەمان ئەوی شارێکێکە لەو شتانەی کە کرا یعنی ئەمە با بڵێن ڕاهێنانێکمان پێکرا لە مەسەلەی ئەم نەخۆشیی کە بڵاوە بووە کە خەڵکی لە عەزلا بژی عەزلی مەنزلی هەر لە ماڵی خۆتا هەمووشوی کەس نەکەی تەوقە لەگەڵ کەس نەکەی لە کەسۆ نزیک نەبیتۆ بەشداری کەس نەکەی بەڵام ئەم شتە لە ناو کۆمەلگای با بڵێن ئێمە زیاتر ئەم شتە
زۆر ڕەنگی نەدایەوە ینی خەڵک هەروە بێت مەگەر خەڵکی خۆی هەر حەسکە ڕاکە لە دەست کەس و کارەکەی ئەگەنا خەڵکێک پێویستی بە یارمەتی بێ سوپاس بۆخوا خەڵک لە مزگەوت لە گەڕک لە خزم پەکی نەکەوتووە دلیلی ژەو هەموو ڕێکخراوە خێرخوازیانەیە ڕۆژانە خەڵک ماڵی بۆکرێ ئەمەلیاتی بۆکرێ یعنی یارمەتی ئەدرێ ئەمانە نیشانەوەیەکەوە خەڵک ڕۆحی هاوکاری ماوە یعنی ئەگەر چاکەتیش نەبێ بۆ خزمەکەت بە معنای مادیەکەی تۆ ئەوانەی کە دەرەجە 2 3 و 4 تا حەدێکەتوانی یعنی بەدەمیانۆبی لە خۆشی و لە ناخۆشی و لەوانەوەکو پێویستیەکە وەکو بەسەرەن حادیسەیەکە وەکو تعزیەکە وەکو چیەکە ئەمانە فریاکەوی تر طبعا خەڵکیش کە زۆر بوو هەر ئەو نەفریاکەوی تۆ لە مەجای خۆتە بەڵام ئایا بڵێ شیرازەی خێزانێ شێرازەی کۆمەڵایەتی خەڵک حەقی بە کەسۆ نەماوە جارێ زۆری ماوە تاوەکو بڵێن جیلی وا گەورە بێ ئەگینا تۆ لە ماڵە دانیشی یعنی باسەکرێ کێ ئامۆزاتە کێ پورزاتە کێ خزمی دوورە کێ خزمی نزیکە کێ دەراوسێمان بووە یعنی ئەم ڕۆحە ماوە کە میوانێ دێ ئینسان حەزەکان مەصرەفی بۆ بکە بەدەمی وە بێ کاتی خۆی پێبەخشێ یعنی بە زۆری نازانی ئەمانە هەمووی بەهای کۆمەڵایەتیە کە لە ناو خەڵکا ماوە شکر بۆخوا بەڵە جاری وایە تووشی قەیرانێ بن مثلەن لە ماڵێکایەتە کرد کێشەیەکی تیابێ ڕەنگە لە بەبەنی زەواجۆ ساردی تێکەوێت تۆهمەتباری یەکتریەکەن بەڵام ئەم حاڵەتانە یعنی واردە جاری وایە تەلاق عیلاجە جاری وایە دوورکەوتنەوە عیلاجە جاری وایە یعنی هەندێک دابڕان ڕەنگە عیلاجێکی کاتی بێ بوو ئەو کاتێک کە شتێک خراپتر نەبێ لەخوا بەزیا بێ کولتورەکە تایسە پارێزراوە زۆر باشە مامۆستا بە بچینە سەر دیوەکەی تری کۆمەلگای کوردەواری خۆمان لە پاڵ کۆمەڵی گرفت کە لەلایەن سەرانی دەسەڵاتەوە دژی دین و بەیڕە و پرۆگرام و فکری خەڵکەکە یەکرێ بەڵام زۆر بە جوانی جێبەجێکردنی پەیامی ئیسلام ئەبینێ لەلایەن هاونیشتیمانیانەوە دەبینین مزگەوتەکان کۆڕ و مەجلیسی ئاینیەکان لە بەرکردنی قورئان جمەی دێ لە گەنج و لاوان لە دیمەنی دڵخۆش تۆزی قسە لەسەر ئەمە بکەین ئەمە تا چەند مایە دڵخۆشیە تا چەند گرنگەوە مزگەوتەکان خەرەباڵغ بن مەجلیسە دینیەکان شوێنە پەروەردەیەکان گرنگ من کۆمەلگای ئەمە تا چەندێک ئەگەر لە بەڕێزت بپرسم هەڵسەنگانێ بکەیت تا چەند دڵخۆشی تا چەند گەشتبینی بەو جێبەجێکردنی پەیامی ئیسلام سوپاس بەخوای گەورە یعنی سڕەکە ئەوەیە نییە کە ئێمە بەهێزین سڕەکە ئەوەیە کە دینەکە ئیلاهیە خوای گەورە وعدی داوە بە پاراستنی لە کاتێکا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنیا بووە وعدی پێدراوە کە ئەم دینە ئەسەرەکەوێ وە کاتێک کە ڕای کردووە یعنی بەدەم ڕاکردن بووە وعدی بەیت الئەبیەز و مەدائینی کسرای داوە بە سوراقا لە ڕێگەکە هیچ مقارنەیە ناکرێت لە بینی ئەو وەزعە و ئەو وعدە وعدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەم دینە گەیەتە هەر شوێنێک کە خۆر بگێ پێی خۆر لەکوێ هەڵبێ لەکوێ بنیشێت لەکوێ بدا ئەم دینە پێگەیە ئەنجا ئەمە ئەوەی کە دژایەتی وەکو ئیسلام وەکو دینەکە وەکو کولتورەکە مەسەلەن وەکو ئەوەی کەوا بۆتە کولتور بۆ ئێمە با بڵێن چونکە ماوەتە تیامانە هەر پیرەژنێکە شیرەکەی جێشتۆ شەوانە و توێتی سەرقاپەکەی بنەن باوەکو شتێکی پیانەچی یعنی ئەمە لە دین هاتووە دەرگاکە داخەن باوەکو مەسەلەن دەرگا نەکراوێت ئەمە لە دین هاتووە یعنی تر بیگرە هەر کەمترین شت دەفرێکی جێ نەهێشتووە ئیلا سەرقاپێکی داوەتە سەریان لەبەر دینەکەی فێری کردووە ئەمە لەبەر ئەوەیە کە دینەکە ئیلاهیە ئەگینا دینی زۆر بووە کە هەر ئەسەریشی نەماوە هەر باسیشی نەماوە و ئەوانشی عادەتەن پەیڕەوی دینەکەن هەمووی خەڵکی خوێنەوار و شارەزا و دیراسە ئەەکەن بەعکسۆ ئەوانەی کەوا دەرەچن یا ڕخناگرن یان ناخوێنن یانەکو هیچ شارەزایان نییە یانەکو هەوا و نەفسە بە دەلیلی ئەوەی زیادکردنی مزگەوت و قەرەباڵغبوونی مزگەوت و پابەندبوونی خەڵکی بە مزگەوت یعنی خەڵک هەر لە وتارێکە ئەگەرەکو 25% پابەند بێ بە وتارەکان هەوڵەدا مەسەلەن زۆرترین فەرمانەکان بەجێبێنێ ئەمەش خوای گەورە داوای ئەوە نەیکردووە ئەنسان نەتوانای چەندێکە بۆ چەندێکی پێکرێت چونکە حەدێکە 100 هەمومان ناگەین پێ
یەکێ چێتە 25 یەکێکە چێتە 40 یەکێ چێتە 70 یەکێ چێتە 10 گرنگەوەی کە ئینسان هەوڵەدا مهمەوەیە کە ماوەتەوە ئەم مای دڵخۆشیە لەبەرەوەی ئەم جوهدانە کە سەرفەکرێ لەلایەن ئەو خەڵکانەوە کە یانەوێ بەهای کۆمەڵگا یانەکو خێزان یان پیرۆزی کللتورە ڕەسەنە مسلمانەکە کە ماوەتۆ لە ناو کوردەواریە خۆیان مانوەکەن لەبەرەوەی خەڵکی تر ئەم ڕێگەیە تاقی کردو و هیچی دەست نەکەوت خەڵکی تری تر بە ڕێکخراو بێ بە شعر بێ بە ئیعلام بێ بە دەسەڵات بێ ئەمانە شتێک نییە کە من دروستی کەم ئەم جیلەش واز بێنێ جیلێکی تر خی گەورەی نێرێ وەکو فەرموویەتی فإن يكفر بها هؤلاء فقد وكلنا بها قوما ليسوا بها بكافرين پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناو مەکە بوو 13 ساڵ داوای کرد ئیتر داوە وەستا زانی کە لەوە زیاتر خەڵکی استیجابەی نییە دەیخوای گەورە فەرمی ئەگەر ئێوەش وازی لێبێن خەومێکی بۆ نێرێکە هەر کەس لە تەوەقعی نەبووە کاتێکی زانی دوای هەر ساڵ یعنی هەرچی قەبایل و هەرچی قەومیات و هەمووی لەگەڵا بوو ئێوە قبولی ناکەن خەڵکێک تر دێ ئەمە شتێکە دائما تازن من يرتد منكم عن دينه فسوف يأتي الله بقوم وإن تتولوا يستبدل قوما غيركم يعني شتيني أما كوابلين فتريكي تر علمەگێتە ئاستێ باوی دین نامێنێ باوی مزگەوت نامێنێ باوی دینداری نامێنێ بەعکس تاوەکو ئەم شتانە پێشەکەوێ خەڵکیش پابەند دەبێ بە ئیسلام بۆ لەبەرەوەی ئیلاهیە نە لەبەرەوەی کە من کەسێکی ناجحم لەبەرەوەی ئیعلامەکەی بەڕێزت ئیعلامێکی ناجح لەبەرەوەی خوای گەورە کەفالەتی ئەم دینەی کردووە کە بیپارێزێ لیوضیرەه على الدین كله وەزاڵێکا بەسەر هەموو دینەکانی تریشە ئیتر ئەگەر عەرەبنەیکە عەجەمەیکە ئەگەر شەرقنەیکە غەربەیکە ئەگەر ئێستا نەبێت زەمانێکی ترە بێ گرنگەوەیە کە هەر کەسێک لەم ڕێگە ئەیەوێ ئەم ڕێگە تاقیکاتەوە وەکو پێشوەکانی تری هەمووی فەشەلێنێ سپاس بخۆی گەورەی کوردی مسلمان یانی تاوکو ئێستاش پابندێکی ئاینیمان هەیە بەڵام لەگەڵەوەشا چەندین کێشە هەیە لە دنیای ئێستا لە کۆمەلگاکانی ئێستادا کەسەری هەڵداوە وەکو ئەوەی کە بەڕێسان ئامەژدان پێدا وەکو خەریکەکو وڵاتە غەربیەکانی لێدێ کوشتن و بڕین و شیرازەی نەمانی شیرازەی خێزان و چەندین کێشەی جیاواز و جۆرا و جۆر هاتوۆتە ئێرەوە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بەهایەکی جوان وەرگین لە ئیسلامەوە ئەو پێگە جوانی ناو کۆمەلگا بگەڕێنەوە بپی ئاینی ئیسلام پێویستە چی بکرێت ئێمە لە چیەوە دەست پێ بکەین وەکو تاکێک وەکو بینەرێک کە ئێستا سێرمان دەکا بۆ ئەوی کە کۆمەلگایەکی جوانترمان هەبێ هەرێکێک لەلایەن خۆمانەوە پێویستە چی پێڕۆ بکەین بەڵا پەیڕەوی تاوەکو خەڵک وەڕێتەوە بۆ دینەکەی خی گەورە هەموو زۆروف و بارێکی خۆشەکە یعنی تۆ ئەم هەموو پلانە کە دژی خەڵکە کرێ پابلێن دینی خەڵگیانی ئەگەر خەڵک تاوەکو پابند بێن بە دینەکەی ئەوەنە خی گەورە ژیانی خۆشەکە هەر لە یعنی نوێژەکان کە وەکوتم جەدوەلی کاتی ئینسان ئیسراحەتی ئینسان خەوی ئینسان خواردن ئینسان ڕێکەخا یعنی ئەو بازاڕان کۆمەلگا بەشێکی یعنی خەڵکێکی زۆر کە کەسابەتەکە ئەگەر لە حاڵەتێکا پابند بێ بە حەڵاڵ و حەرام ئەوە کاتە زوڵم ناکرێت لە هەژارەکان ئەو خەڵکی کە ئێستا لە وەزیفەیە ئەگەر پابند بێ بە دەوامەکەی غەژنەکە ڕەشوە نەخوا مەسەلەن معاملەی خەڵکە کەوتە لای ئاسانکاری بۆ بکە ئەمانە بکە و کاتە خەڵکی هەموو ئیشێچێتە ڕێوە و وەکو یەکە بێ کە کەسێک کاکەیە کە سایەقە لەسەر جادا جاری وا هەیە یعنی ئەمین کراوە لەسەر ناموسی خەڵک کە چەند تەلەبێک هات و چۆپێکا کۆستەرێکە بۆ نمونە ئەگەر پابند بێ بە شەر ئەوە کاتە خەڵک هەمووی هیچ ڕوو نادا ئەگەر شتێکیش ڕووبدا یعنی ئەمەکە ئێمە باسی مجتەمەعێکی میسالی ناکەین ئەو کاتە ناگێتە زاهیرەوە نابێتە حاڵەتێکەوە خەڵک لە ماڵی خۆی لە شەرەفی خۆی لە خوێنی خۆی پارێزراو نییە تو ڕۆژانە کوشتن هەیە بە بێ سەبەب ڕۆژانە پارە خواردنی خەڵکەیە بە بێ سەبەب کەسێکەوە ئیشی دایرەیەکەوێ هەندێک دایرەی هەر زۆر گرانە ئیشکردن تایە هەمووی لەبەرێ پابند نەبووە بەو تەعالیماتانەی کە هەیەی یعنی تۆ کەسێکی دەستپاک بە لە مەسەلەی وەزیفەکەتە ئەو لە بازاڕە ئەو لە سایەقیە ئەو لە دوکانەکەیە ئەو لە تیجارەتەکەیە ئەو لە سەفەرەکەیە بزانە کێ تووشی کێشە بێت تێ کێشەش بۆ کاتە چارەسەرەکرێ یعنی حرام بڵاوبوونەوەی
حرامەکان کەس ئیسفادەی لێ ناکە ئەو کەسەی کە ئەمڕۆ حرامەکە ئەخوایە حرامەکە ئەکا یانەک و چۆتە ناو حرامەکەەوە بەیانی ماڵی خۆشی یەکدێتەوە وە خۆشی تووشە بێ و ئەو ئاگرە دێتە ماڵەکەی خۆی وە خۆشی تووشی هەرچی کۆ کردوەوە خی گەورە لێ سێنی لەبەرەوە تاوەکو نەگەڕێنەوە بۆ دینەکە چونکە خی گەورە کە ئادەم و حەوا و ئیبلیسی ناردۆتە سەرزەوی دوو قسەی پێوتون دوو ڕێگەیە ڕێگەیەک هەر کەسێ دوای هیدایەتی من بکەوێ فەلا یضل ولا یشقى نە بەدبەختە بێ نە ڕێگە ژوێڵەکە و هەر کەسێکیش پشت لەم بەرنامەی من کە فإن له معيشة ضنكا معيشة يعني ژیانی ناخۆشە بێ بەوە نییە کە کابرا لە ناو سەرۆت و سامانەیە کەس دڵخۆش نییە کەس پێی خۆش نییە لەوەی کەوا ئەو ژیانە یعنی دڵخۆشی نەکردو بۆ چونکە ئەمە فەرمانی خوایە قانونێکی داناوە بۆم سەرزەوی هەر کەسێ پشت لە بەرنامەی ئەوکا نابێ ژیانی خۆش بی ئیتر ئەمە خۆی پێکەنێ و ڕسمەگرێ خۆی وادە لە خامەسەنها لە سەفەرا و خۆشببختە خۆشببخت نابێ بەمە چونکە ژیانی دنیا کورتە و خۆشیەکانیشی تیا کورتە و کاتیە و تەنیا بە بەرنامەی خوا ڕاستەکرێت و ئەم کێشانەی دنیا یعنی ڕەنگە خەڵکێک لە ئەو پەڕی ژیانی بەسیتیا بێ دڵی خۆشە بۆ پابندە بە دینی خوا دڵخۆش بوون بەوە نییە کە ئینسان غافڵ بێ لەخوا کە غافڵ بێ لەخوا ئەوە دڵخۆشی نییە چونکە سەیری ئاخیرەکە یەکی وەکو پێغەمبەر سەڵام فەرمێ إن العيش عيش الآخرة اللهم لا عيش إلا عيش الآخرة ئەو ژیانەیە کە لە قیامەت دەستکەوێت ئەمەش هەرچی دەستکەوێت دوایی جێڵی نامێنێ بڵێ مامۆستا ئەکبەر محەممەد زانایانی سپاس دەکەین مامۆستا لەم دەرفەتە لەگەڵ ماوەی خۆی گەورە جزای خێر باتەوە سپاس بۆ بەشداری سپاس بۆیەوە خۆی گەورە سەرکەوتوتان کە ئینشاءڵڵا بەردەوامتان کە لەسەر ڕێگەی ئامین ئەجمعین سپاس دەکەین مامۆستا خۆشەویستان بۆ شێوازە بەنامی ڕۆی پایانی ڕۆژتان پێشکەش کرا هیوادارین سوودمەند و توانێتان کارێکی باش لەگەڵ ئێمەدا بەسەر بەرن بەخوای گەورەتان ئەسپێرین و خواتان لەگەڵ خواتان لەگەڵ ئێمە